ساڵتان لێبێت بەشداربووانی کۆرسی فەلسەفی ناوەندی زانست ناوەندی زانست ناوەندی هزر بۆ زانست و فکر ئەڵبەتە مەوانەی نوێمانە بێت سەرەتا پێم خۆشە کە کەمێک باسی ناوەند کەم بەڕاستی کۆرسی فەلسەفەکە تا ئێستا خۆم کە دوای کەوتوم بەڕاستی زۆر سوودم بینیوە لەوانەکانی پێشوو بۆیە من هیوادارم کە ئێوەش سوودتان لەوانەکانی پێشوو بینی بێت. یەک شت کە زۆرم بەدڵە لەم کۆرسی فەلسەفەیە ئەوەیە کە هەموو ئەو بەڕێزانی کە بەشدارن یعنی ئەکرێ لە زۆر شتا هاوڕا نەبن باشە، ینی لە زۆر مەشاکل و کێشەی فەلسەفیە هاوڕا نەبن، بەڵام لە هەمان کاتە سوودێکی ئێجگار زۆرە گێنن و لە تەواوی کۆرسەکە من وا تێبینیەکەم کە هەموو کەسانی کە بەشدارن تیا فێری بیرکردنەوەی ڕەخنەگرانە ئەبن، یعنی فێری ئەوە ئەبن کە چۆن مەرج نییە هەموو تێزێک قبول کەیت یان هەموو تێزێکە قبول بێت یان ماف نەبێت لەسەر هەموو تێزێک قسە بکەیت. ئەڕاستووە گەر هەڵە بە موتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ ئەوە نیشانەی کەسێکی پێگەیشتووە کاتێک چێژ لە فکرێک ببینێ بەبێ ئەوەی قبولی بکات. کەواتە مەرج نییە هەموو فکرێک بیست هەموو وانەیەکە بیست دەست بەجێ قبولی بکەیت. و من ئەوەی تێبینیم کردو ئەم کۆرسی فەلسەفەیەی ناوەندی هزر بەم شێوازەیە. بۆ نمونە خودی خۆم کە گوێم لە کۆمەڵە گوانە ئەگر لە هەنێشتا هاوڕا نەبوو، بەڵام لە هەمان کاتە سوودێکی ئێجگار زۆرم لێبینی کە من بەڕاستی سپاسگوزاری هەموو مامۆستاکانم خۆم بە خۆشحاڵە بینم کە لەناوم مامۆستا لێ ئەتوانێ من بتوانم وانەیە پێشکەش بکەم بەڕاستیژی شانازیەکمە. و هەر سەبارەت بە ناوەند کورس ینی لە داهاتوە چون کۆرسێکی ترمان بەڕێگاوەیە یەکێک لە کۆرسەکان بریتیە لە فیزیای ئەستێرەناسی یاخود ناو ئینگلیزیەکەی بریتیە لە ئەسترۆفیزیکس کە لەلایەن کاک محەممەد عەبدولعەزیزەوە پێشکەشەکرێت لە تێلێگرام. هەر کەسێکەوە بەشدار بێت توانێت پەیوەندی بکە بە پێیجی ناوەندەوە یان پەیوەندی بکە بە کاک پێشەنگەوە یان تەنانەت منیش بەکام ڕێگە بۆتان ئاسان بۆ توان پەیوەندی بکەن ئەگەر بتانەوێت بەشدار بن و ئەگەر بشتانێ ببن بە ئەندام لە یەکێک لە بەشەکانی ناوەنداشکەمە کۆمەڵێک بەشمانەیە لەوانە بۆ بەشی فەلسەفی زانستی لە بەشی زانستی لە قیکمانێ لە قی سایکۆلۆژیمانێت تا دوایی ئەگەر دەتانەوێت بەشدار بن بە ئەندام ئەتوانن دیسان پەیوەندی بکەن بە پێیجی ناوەندەوە یان کاک پێشەنگیان ئەتوان پەیوەندی بکەن بە منەوە ئیتر کۆمەڵێک زانیاری فۆرمەکەی پڕێکیتەوە و ئەتوانی ببی بە ئەندام لێشێک لە بەشەکان و هەوڵ بێ لەو لە ڕێگەی ناوەندەوە بتوانی بە بابەتە فکری و زانستیەکان خزمەت بکەیت. و بۆ ئەوە سەبارەت بە ناوەند و هیوادارم هەموو وانەکانتان گوێ لەگرتوێت کە دڵنیام وانەکانی پێشوو پەیوەندیەکی هەیە لەگەڵ ئەم وانەی کە ئەمڕۆ وەریەگرین. هەڵبەتە بە تایبەتی مامۆستا سەلمان نادر وانەیەکی زۆر باشی هەبوو دەربارەی ئەخلاق ناسی، بەڵام ئێستا بۆمان دەرەکەێت تەنانەت لەوە چێ سەردێڕی وانەکە کەمێک سیر بێ بۆ نەزانستی ئەخلاق. ئاخر ئەخلاق ئایا زانستە کە یین وردە باسیەکەین لە کۆتایی بۆی لە کۆتایی ئەم وانەیە بۆمان دەرەکوێت کە ئایا شتێکمانەیە بە ناوی ئەخلاقی زانستیان ئەوەی کە هەمانەوەز ئەخلاق ناسیە لە فەلسەفە. باسی کۆمەڵێک ئارێشی فەلسەفیەکەین لە نێوان زانست و ئەخلاق و هەتا دواییە، بەڵام بۆمە ئەگەر جۆگری وانەکەی ئەخلاق ناسی بوو بن زۆر باش ئەوێ بۆ ئەو کەسانی کە گوێیان لە وانەکەی مامۆستا سەلمان نادر گرتووە. لەبەرەوەی لێرە کۆمەڵێک شتمان گوێ لێبێ کە لەوانەیە لەگەڵ ئەخلاق ناسیە یەک نەگرێتەوە لە کۆمەڵێک شتیشمان گوێ لێبێ یەکەگرێتەوە. خودی خۆم زۆر سوودم لە لایڤەکەی مامۆستا سەلمان نادر بینی، بەڵام لەگەڵ هەنێشتا هاوڕای نەبووم کە ئەمڕۆ لەوانەیە ڕوون بێتەوە لە کۆمەڵێک شتە. بۆ نمونە شتێک کە بەزەقی هاوڕای نەبووم ئەویش بە جۆرەی زانستی ئەخلاق کە ئەمڕۆ باسیەکەین و بەڕای منیش تۆ ناکرێت ئاژەڵ بێبەری بکەی لە دیراسەی ئەخلاق. واتە ئەخلاق تەنها بن نییە بە مرۆڤەوە کە هیوادارم ئەمڕۆ کە لەم وانەیە بتوانین باسێک لەوە بکەین. بۆی دیسان بابینە ناو وانەکەەوە پێش هەموو شتێک زانستی ئەخلاق. ئێمە دوو چەمکمانەیە، چەمکی ئەخلاق ناسی و چەمکی زانستی ئەخلاق. چەمکی زانستی ئەخلاق لەوە چێ زۆر کەس بڵێن چەمکێکی تا ڕادێک نوێ، بەڵام لە ڕاستیە چەمکی ئەخلاق چەمکێکی نوێ نییە. ئەگەڕێتەوە بۆ کێشەیەکی فەلسەفی تا ڕادێک کۆنیش، بەڵام ئەوەیە جیاوازی هەیە لە نێوان چەمکی ئەخلاق ناسی کە بە ئینگلیزی پێوتێ ethics و چەمکی
زانستی ئەخلاق. هەرچی دەربارەی چەمکی ئەخلاقناسیە بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانین بڵین ئەخلاقناسی بریتیە لە زانستی توێژینەوە لە ئەخلاق، لە توێژینەوە لە کردارە دروست و نادروستەکان، هەڵە و ناهەڵەکان، بریتیە لەو سیستەمە بەهایانە ئەکۆڵێتەوە. بەڵام هەرچی چەمکی ئەخلاقی زانستیە پێشەوەی پێناسەکەی بکەم ئەمەوێ دەستەواژێکی فەلسەفیتان بەمێ کە کێشەیەکی ئیپیستیمۆلۆژی هەیە یان جیاکاریەکی ئیپیستیمۆلۆژی معریفەتناسی هەیە، پێی ئەوترێت fact value distinction، واتە جیاکردنەوەی نێوان بەها و فاکت. فاکت واتە ڕاستی زانستی و هەروەها بەها. کەواتە جیاکاریەک هەیە لە کۆنەوە لە ئەپیستیمۆلۆژیایە کراوە کە ئەڵێن ئەو ڕستانە یان ئەو وتانە یان ئەو بابەتانەی کە فاکتن، ئەو بابەتانەشی کە بریتین لە بەها. اینجا ئەگەر بینە سەر ئەخلاقناسی بە شێوە بەتایبەتی بە شێوە ترادیسیۆنەکە بە شێوە نەریتیانەکە وا تێگەیشتوین کە ئەخلاق تەنها پەیوەندی بە بەهاوە. بۆیە ئەگەر سێری فەلسەفەشکەی لە فەلسەفەیە بەها ببورن، یعنی ئێتیکس ئەخلاقناسی لە پاڵ ئێستاتیکایە کە بریتە لە جوانی ناسی بەشێکن لە تیۆریکی فەلسەفی گەورەتر کە پێی ئەوترێ value theory، یعنی تیۆری بەها، کە ئەمە بە تەواوەتی لە زانست جیا ئەکرێتەوە. بۆیە ئێمە زۆر جار ئەبیستین کە زانست ناتوانێت وەڵامی پرسیارە ئەخلاقیەکان باتەوە. بۆ منە زانست ناتوانێت پێمان بڵێت چۆن ماڵەکانمان پەروەردە بکەین، زانست ناتوانێت پێمان بڵێت چی ڕاستە چی هەڵەیە، زانست قسەی نییە بڵێ خیانەت لە هاوسەرەکە و کەیان مەیکە. کەواتە ئێمە ترادیسیۆناڵانەوە تێگەیشتوین کە زانست ناتوانێت وەڵامی ئەم پرسیارانە باتەوە. بەڵام من هەوڵێم ئەوە ڕوونکەمەوە و کۆمەڵێک ئارگومنتی کۆمەڵێک زانە و فەیلسوفە خەمە ڕوون کە ئەمە ڕاز نییە، هێڵی نێوان بەها و هێڵی نێوان ڤالیو ڕاز نییە. بەس هەرچۆنە بێ بابین باسی ڕێکەوەندی فاکت بکەین. ڕێکەوەند یعنی ستیتمنت، دەربڕینێکی فاکتی، دەربڕینێکی ڕاستی. ئەو ڕێکەوەندانن کە دامەزراون لەسەر ئەساسی تێڕامان، کەواتە کۆمەڵە ڕێکەوەندێکی زانستین کە بە زانستیانە تاقیەکەنەوە، وەصفی شتێک ئەکەن، یعنی وەصفی گردون ئەکەن، وەصفی سروشت ئەکەن، و هەروەها بە ئەقڵمان بە ئاواز بیریان لێ ئەکەینەوە و هەروەها وەصفی دیاردەیەکی سروشتی گردونی پێگەین. بەڵام هەرچی ئەو دەربڕینانن کە پەیوەندیان هەیە بە بەهاوە، ئەو دەربڕینانن کە دەربڕینی بە شێوەیەک لە شێوەکان جۆرە بەهایەک لە خۆ ئەگرن، ئەوانیش ئەکەوێتە سەر جوانی ناسی ئێستاتیکا و ئەخلاق. بۆ منە پێتەڵە چی بکەی یان چی نەکەی. بەڵام هەرچی دەربارەی فاکتە پێتەڵە شتێک کە وایە. بۆ من ئەڵێم ئاسمان شینە، ئەڵێم ڕۆژ گەرمە، کەواتە من وەصفیەکەم، ئەڵێم ئەو شتە وایە. بەڵام هەرچی دەربارەی بەهایە پێتەڵێم پێویستە وا بکەیت. بۆیە تەنانەت دەگەل لە ئەخلاقیش بڕوانین، ئەخلاق یەکێکە لەو سیستەمانەی کە بلامان وایە ئەبێ خۆمان جێبەجێکەین و کلتوریانش بیگوازینەوە. کەواتە بەهایە کە بەزەوەنی وەصفی شتێک بکە، یعنی ئەخلاق بەس وەصف بۆ نادا، بەڵکو ئەیگوازێتەوە. کەواتە لەبەر ئەم ڕۆشناییانە ئەتیکس بریتیە لەو لقەی فەلسەفا کە ئەکۆڵێتەوە لە چەمک و گزارشت و تێگەیشتنی کردداری ڕاست و هەڵە. باشە کە پێیان ئەڵێن کە کۆمەڵی سیستەمی ئەخلاقیمانەیە دروست و نادروست، ڕاست و ناهەڵە، ئەم کرددارانە چین؟ هەرچی دەربارەی زانستی مۆڕاڵە، اینجا زانستی مۆڕاڵ لێرە کێشەی ترمانەیە، یعنی کۆمەڵێک کەس ئەیبەستنەوە تەنها بە یەک لقی مێتا ئەتیکس. ئەگەر لە بوانەکەی مامۆستا سەلمان نادریشتان بوانی بێت، ئەخلاق ئەکرێ بە سێ بەشەوە، یعنی سێ دیراسی ئەخلاقمانەیە. ئەوانیش ئەخلاقی وەصفیمانەیە، مێتا ئەخلاقمانەیە خود مێتا ئەتیکس، و هەروەها نۆرماتیڤ ئەتیکسمانەیەن، ئەخلاقی مامۆستاوەکو ئەخلاقی دەستوری وەری ژێڕاوە. کەواتە نۆرماتیڤ ئەتیکسمانەیە و مێتا ئەتیکسمانەیە و دیسکریپتیڤ ئەتیکسمانەیە. لە مێتا ئەتیکس تیۆرەکان ئەکرێن بە دوو بەشەوە، تیۆری کۆگنیتیڤیزمانەیە و نۆن کۆگنیتیڤیزمانەیە. ئەو تیۆرانەی کە بیر و هۆشیان تیا بەکارێت، ئەو تیۆرانەی کە پەیوەندیان بە بیر و هۆشەوە نییە. لەو تیۆرانەی کە پەیوەندیان بە بیر و هۆشم ڕۆهۆیە ئەکرێ بە چەند بەشێکی ترەوە. یەکێک لەوانە تیۆری سەبجەکتیڤیزمێکێکیش لەوانە ڕیاڵیزمە کە توانین پێیان بڵێن ئۆبجەکتیڤیزمیش. لەو ئۆبجەکتیڤیزما ئەکرێ بە چەند بەشێکی ترەوە، بەڵام بەشێکمانەیە پێی وترێ مۆڕاڵ ڕیاڵیزم، یعنی ئەخلاقی واقعی، ئەخلاقی ڕیاڵیزمی. ئەخلاقی ڕیاڵیزمی لای وایە کە ئەخلاق وەڵامی ڕاست و هەڵی بۆ هەیە.
کە وەڵامی ڕاست و هەڵەی بۆ هەیە ئەو وەڵامانەش قەیناک ئەخلاق بەهایە بەڵام لە هەمان کاتە فاکتە کەواتە ئەتوانین لە ڕێگەی زانستەوە لە ڕێگەی ئۆبزەروێشنەوە تێڕامانەوە وەڵامی ڕاست و هەڵەی ئەم پرسیارانە بینەوە. یەک شتی تر هەیە لە زانستی ئەخلاقا کە هەنێک بانگەشە ئەکەن کە تەنانەت ئەتوانین مێتۆدی زانست بەکاربێنی بۆ ئەوەی وەڵامی ئەو پرسیارە ئەخلاقیانە بیتەوە. بۆ نمونە ئەگەر من زلێک لە فڵان کەس بم باشیان خراپ، ئەگەر هاتوو من فڵان شت بکەم باشیان خراپە، لە کاتێکا زانست وا تێگەیشتوین کە زانست ناتوانێت وەڵامی ئەوانە باتەوە. بۆیە کێشەی ئەخلاق و زانست لێرەوە دەست پێەکە لەم جیاکاریە فەلسەفیە ئیپیستیمۆلۆژیە معریفیەوە دەست پێەکە کە تۆ ناتوانیت ڕستەی بەها تێکەڵ بکەی بە ڕستەی فاکت و زانستی شتاکە شتێک کە لێ کۆڵەتەوە فاکتە، کۆمەڵێک فاکتێ کۆمەڵێک پرۆپۆزیسیۆن تێ یان ڕاستن یان هەڵن. ئیتر بە کۆمەڵێک ڕێگەک لەوانە مێتۆدی زانستمانێ ئەتوانین وەڵامەکانمان دەستکەوێت. بەڵام کە ئەم کێشە فەلسەفیەتەیە تۆ ناتوانین هیچ بکەیت. کەواتە ئەم جیاکاریە بە کورتی و پوختی پێت ئەڵێت کە مەحاڵە ئارگومنتی زانستی و فاکتوانە بانگەشەی ئەخلاقی بکات. یعنی تۆ ناتوانین لە ڕێگەی زانستەوە بڵیت فڵان شت ئەخلاقیە فڵان شت ناخلاقیە. بەرحەڵ من ئارگومنتی ئەوەیە مەکایەوە کە ئارگومنتەکانەمەی خۆم نین دەگومان لە کۆمەڵێک سەرچاوە وەرم گرتوون کە ئەم جیاکاریە کە کراوە لە نێوان فاکت و لە نێوان بەهایە تەنها وەهمن، شتێک نییە بە ناوی ئەوەی کە زانست نتوانێت باسیکا کە دواتر باسیەکەین. بەڵام یەک شتی تر هەیە کە پێی ئەوترێت is ought problem، کێشەی is ought. بە کوردی ئەتوانی ناوی بنین کێشەی وایە دەبێت، ئەتوانی وا ناوی بنین کە ئێستا ڕوونم کردەوە کە ڕێکەوەندە فاکچۆڵەکان پێمان ئەڵێن کە شتێک وایە، بەڵام بەهاکان پێمان ئەڵێن کە شتێک ئەبێت چۆن بێت، کە ئەبێت چی بکەیت، یعنی ڕێنموێنی کەکەن کە شتێک بکەیت. بەڵام is ought problem بە کوردی ئەتوانی ناوی بنین ڕێسای هیوم، بەڵام بەڕای من دەستاواژەی ڕێسایی کە بە ئینگلیزیش بۆی بەکارێ پێوتێ هیومز لۆ، بەڕای من دەستاواژەیەکی هەڵەیە چونکە ئەمە یاسا نییە تا ئێستا. ینی وشەی کێشە زۆر جوانتر ئەتوانی ناوی بە کوردی ناوی بنین کێشەکەی هیوم کە ئەگەڕێتەوە بۆ دیڤید هیوم کە فەیلسوفێکی سکۆتلەندیە. جا is ought problemەکە بە هەمان شێوە یعنی ئەتوانین بڵین هەمان مەبەستی هینی هەڵگرتووە، fact value distinctionی هەڵگرتووە، ینی جیاکاری نێوان فاکت و بەهای هەڵگرتووە. بەڵام تاکە جیاوازی هەیەیان بێ لە فکرەکەی ئەوەیە کە is ought problem عادەتەن جوانی ناسی ژەگرێتە خۆی باشە، ینی مەسەلە کێشەکانی جوانی ناسی ئایا لەو حەیە ئۆبژێکتیڤیانە جوانە ئۆبژێکتیڤیانە جوانیە is ought problem ئەو ژەگرێتە خۆی. ببورن is ought problem تایبەتە بە ئەخلاقەوە، بەڵام فاکت value distinctionەکە ئەمە ئێستاتیکا ژەگرێتەوە جوانی ناسی ژەگرێتەوە، بەڵام is ought problemەکە تایبەتە بە پرسی ئەخلاق. و تەنانەت ئەم فاکت value distinctionەت کۆمەڵێک شتی تری ژەگرێتەوە لەوانە ناتڕۆڵستیک فاڵسیمانێ مۆڕڵستیک فاڵسیمانێ کارێکیان بەشەوەی خۆی ئەگەڕێتەوە سەر هەمان جیاکاری نێوان بەها و ئینەکان. بەڵام ئێستا بابین من ئەمێ کۆمەڵێک ئارگومنت بێن مەکایەوە هەرچەنە بە زۆر ناڕۆمە ناویەوە، بەڵام هەنێ ئارگومنت بینی نەکایەوە کە چۆن ڕەوایەتی بین بە زانست کە قسە بکات لەسەر ئەخلاق. بۆ ئەوەی ڕەوایەتی من بتوانم ڕەوایەتی بم بە زانست کە بتوانێت دەربارەی ئەخلاق قسە بکات و بتوانێت وەڵامی پرسیارێک باتەوە کە پێشتر وامان زانیەوە کە نابێت زانست تەداخولی بکات. بۆ منە ئێمە وا بیرمانە کردو کە زانست نابێت بڵێ نابێ بۆ منە دەنگە دەنگ بکەی لە ناو پۆلاز، ئیشی زانست نییە باشە، بەڵام ئەمە ڕاز نییە بە بڕای من بڕای تایبەتی خۆشم ئەوەش ڕاز نییە. پێش هەموو شتێک بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانین ئەم هێڵی نێوان فاکت و ڤالیوە بە وەهم دابنین. لەبەر چی؟ لەبەر ئەوەی تەنانەت بەهاکان جۆرێکن لە فاکت، بەهاکان جۆرێکن لە فاکت، جۆرێکن لە ڕاستی زانستی کە ئێستا باسییانەکەین لە ئەخلاقە. بەڵام کۆمەڵێک هینی تر هەیە کە من دواتر سپێنێ لە گروپەکە پۆستێک ئەەکەم هەموو ئەو سەرچاوانی کە باسیەکەم دای ئەنێم ئەتوانن بڕۆنەوە سەری. یەکێک لە سەرچاوەکان فەیلسوفێکی ئەمریکی بەناوبانگە بە ناوی جۆن سێرڵ کە کاری لەسەر کۆنشسنس هۆشی مرۆڤ کردووە لە هەمان کاتا بە تایبەتی زمانەوانی تەنانەت ئێمە وانەکەمان خوێنەوە لە پراگماتیکس ئیشی لەسەر تیۆرێک کردووە لە زمانەوانی پێوترێ سپیچ ئاکت تیۆری، تیۆری کردارە گوفتیەکان. تیۆری کردارە گوفتیەکان ئەو تیۆرەیە کە ئەڵێ زمان یەکسانە بە کردار، یعنی من چۆن زلێک لە تۆ بم
قسەیەکی شە پێ بڵێم هەمان هێزیانێ هەمان کێشیانێ وەکو چۆن کردارێکی فیزیکی دنیای سایکۆلۆژی دنیای فیزیکیمانە گۆڕێ بە هەمان شێوە قسەکردنیش هەمان کاریگەریە کەواتە قسەکردن زمان بریتێ لە کردار زمان تەنها بریتی نییە لە کۆمەڵێک ڕستە بڵێن کۆمەڵێک ڕستی ڕاگەاندن کارانە نین ینی بڵێم ئەمە کوپە ئەمە ئاسمانە ئەمە دەرگا و تەواو ینی بە زانیاریەک بم بە تۆ زمان لە ڕاستیدا بریتێ لە کردار بە جۆری ئەمە جۆن سێڕڵ پێیپەرێکیە گەر هەڵەنە میساڵ 1966 یان هەفتیان دڵیانیم لەو پێیپەریا باز لەوە ئەکا کە تۆ کە لە ڕێگەی زمانەوانیەوە لە ڕێگەی چارەسەرکردنیی فەلسەفی ئەنەڵەتیکیەوە ئەم دووهینە ئەم جیاکاری ئز ئۆ پرۆبڵمە تێک ئەشکێنێ بەڵام لەسەر و ئەمە شەوە دیسان ڕەخنە لە خودی کارەکەی جۆن سێڕڵ هەیە بەرحاڵ کارەکەی جۆن سێڕڵ دوای بۆتان دانێم ئەتوانم خۆتان بڕۆم بیخوێنەوە بەڵام ئەوەیە بە جۆری تیۆری سپیچ ئاکت کە ئەڵێ زمانیش بریتێ لە کردار کەواتە تو هەر قسێک بکەی خۆی لە خۆیان بریتێ لە کردارێک یعنی بریتێ لە جێبەجێکردنی شتێک کە لە کۆتایی یا پرۆپۆزیسیۆنێک یان ڕاستیان هەڵەیە یان کردارێکی دروستیان کردارێکی نادروستە لە هەمان کاتا جۆن سێڕڵ بە شێوازێکی تری ژانی کۆمەڵێک یەک فکری فەلسەفی تر خاتە ڕووکەویش بریتێ لە ئینستیتیوشن فاکتس یا خۆ پێوتە بروت فاکتس ئەڵێ کۆمەڵێک یعنی ئەڵێ بەهاکان کۆمەڵێک فاکتن کە ڕوونکردنەوەیان نییە ناتوانین ڕوێنیان بکەینەوە واتای ئەو نییە کە هۆکاریشان نییە بەڵام ناتوانین لێکدانەوەیان بۆ بکەین هەرچەنە من لەگەڵ ئەمەیانانی من ئەم فکری جۆن سێڕڵ لەمەیان ڕەتەکەمەوە لەبەرەوەی ئەگەر بە جۆرەی ئەمە بێت بۆ منە قەینا من هاوڕام لەوەی کە ڤاڵوی جۆرێکە لە فاکت بەڵام ناڵم بریتین لە فاکتە کە ناتوانین شی وەسفیان بکەین کە دواتر ئێستا بۆمان ڕوو نەبێتەوە کە ئەتوانین وەسفیان بکەین چکە ئەگەر بڵێین ناتوانین وەسفیان بکەین ئەمە هەڵەیەکی لۆژیکیە ینی لە لۆجیکەل فالەسیە هەڵەیەکی لۆژیکیمانەیە کە پێوترێ argument from ignorance یعنی argument لە نەزانینەوە تۆ ینی ئەڵەی فاکتێکمان گەشتویتە بە کۆنکلوژنەکان کە ئەمە فاکتە بەڵام لە هەمان کاتا ئەڵەی نازانم کە چۆن ڕوونی بکەمەوە بەڵام لەبەرەوەی کە نازانم چۆن ڕوونی بکەمەوە کەواتە فاکتە ئەمە بێشک هەڵەیەکی لۆژیکیە ببورم کۆمنتەکان نبینم دوایەکە پرسیارتان نەبوو لە کۆمپیوتەرەکە ئاسمە سەر کۆمنتەکان سکوێسا کۆمنتەکان نبینم بەرحاڵ تێبینی ئەوم نەکرد کەواتە من لەگەڵ ئەم ڕای جۆن سێڕڵانیم بەڵام لەگەڵ ئەو پەیپەرەیەم کە ئەو ئارگومنتە ئێنێتەکایەوە کە بە گوێرەی چەند هەژمارکردنێکی کاڵکولیشنێکی زمانەوانیانە ئەو کێشەی مێتا ئێتیکس ئز ئۆ پرۆبڵمی دەیڤید هیوم چارەسەرەکە بەرحاڵ باسە تۆزێ بینە ناو زانستێشە کێشەکەوێ بابەتەکەمان وایە پێیشی لە زانستە بێ پێیشی لە فەلسەفەی خراپناسیە بێ ینی ناتوانین بەتەواوی لێ دەچین بەرحاڵ فکرەکە چۆنە یعنی بەها جۆرێکە لە فاکت بەڵام چ جۆرە فاکتێکە بە کۆمەڵی بە جۆری کۆمەڵێک زانە بەها جۆرە بە تایبەتی بەهایەکی ئێتیکی یعنی بەهایەکی ئەخلاقی بریتیە لە فاکتێک دەربارەی وێڵبینگ ئێستا لێرە کێشەکەمان دەست پێگا من دوو چەمکێ پێشەوەی بێمە ناو بابەتەکە دوو چەمکێ ئەبێ وەسفی و دوو چەمکە بکەم پێشەوەی بەکاریان بێنم وەسفی ئەم دوو چەمکاکەم اینجاینەوە ناو بابەتەکە چکە دوو چەمکەی تر زۆری بیستین تا ئەو ئارگومنتە تەواوەکەین ئەویش بریتێ لە چەمکی وێڵبینگ و بریتێ لە چەمکی کۆنشەسنس لێرە حەزەکەمەوە بڵم بەڕاستی کێشەکەمان ئەوەیە چونکە تێکستی بەهێزی فەلسەفیمان نییە لە کووردا یعنی تەنانەت کۆنسێپتی وێڵبینگەکە ئەگەر شەرحیشی کەم چونکە لە مناڵیەوە لەگەڵی پەروەردە نەبووین بوونی نییە ینی لە داتابیسی چەمکەکانمانە بوونی نییە بۆی ماوەی شێوێت تا وەسفی بکەین جا کێشەکەوەیە تەنانەت من هیچ وشێکم بۆ نەدۆزیەوە بە کوردی بۆیە مەجبور خۆم وەرم جێڕاوەسە کوردی وێڵبینگ بە ئینگلیزی ئەگەر وەری ژەڕین بۆ عەرەبی بە عەرەبی پێوتێ ڕەفاهە بە کوردی هیچ واتایەکەم نەدۆزیەوە ڕاستەکەی بە فارسیش نەمدۆزیەوە بەڵام بە کوردی من پێی ئەڵێم ئاسوودەیی بوون لەبەرەوەی تەماشای لە ویکیپیدیا تەماشای وەرجێڕانە ئوردۆکەم کرد بە ئوردی پێوترێ ڕاحەت الوجود ڕاحەتی وجود یعنی ئاسوودەیی لە بوونە ئێکە ئاسوودەیی لە بوونە مەبەسمان لە ئاسوودەیی بوون چییە یعنی لە کەسێکی ئینگلیز بپرسی کە وشەی وێڵبینگ کە خودی خۆی ئینگلیزیە لەوانەیە فکری بۆ بڕاوڵێ واتە لە ڕووی تەندروستیەوە باشوێ بەڵام لە ڕاستیە چەمکی وێڵبینگ تەنها پێیوەست نییە بە تەندروستی مرۆڤەوە یعنی تۆ ناتوانانی بەس کورتیکەیتەوە بڵێ شتێک وێڵبینگە یعنی ئەگەر هاتو تۆ تەندروستی و باشوێ ئاسوودەیی بوون لە ڕاستیە
بریتە لە دۆخەکانی پێناسەکەی بم شێوازتکەم پێناسێ ینی ئاگاتان لێ بێت چکە سا دووبار چۆمکەکە دووبارە ئەەکەینەوە پێویست ناکە پێناسێکینەوە ئاسوودەیی بوون بریتە لە دۆخی تاکێک یان کۆمەڵەیەک یعنی دۆخی تاکە کەسێک مەرج نییە تاکە کەسیش دۆخی تاکێک باشە بوونەوەرێک یان کۆمەڵەیەک لە ڕووی سۆسیۆلۆژیەوە لە ڕووی ینی کۆمەڵایەتەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی لاشەیی و فیزیکی و تەندروستیەوە لە هەموو ئەم ڕۆتەنانە لە ڕووی اقتصادی لە ڕووی ئیکۆنۆمی و ئابوووریەوە لە هەموو ئەم ڕوانەوە ئەگەر هاتوو حاڵەکەیان پۆزتیڤ بێت دۆخەکەیان پۆزتیڤ بێت لە هەموو ڕوانەوە ئەوە وێڵبینگە باشە وێڵبینگیان هەیە بەڵام ئەگەر هاتوو ئەمە خراپ بێت دۆخەکەیان خراپێ ئەوە وێڵبینگیان خراپە وێڵبینگیان نییە ئەمە فکری وێڵبینگە هەرچی دەربارەی فکری دووەمە بریتە لە کۆنشسنس بریتە لە بە کوردی ئەتوانین پێی بڵین ئاگاهی ئەشتوانین پێی بڵین هۆش ئەتوانیش پێ بڵین کۆزین ئەوش بریتە لەو یعنی ئێستا بۆ نەکەم قسەتان بۆکەم ئێوە لە من تێگەن ئێوە بیرەکەنەوە ئەو جوڵە کۆگنیتیڤ و سایکۆلۆژیانەی مێشکتان ئاگاداربوون لە ناو خودی خۆتان و لە ناو خودی دەرۆتان ئەو هەموو پێوتێ کۆنشسنس بەڕاستی تەنانەت بە ئینگلیزی خودی خۆی قورسە یعنی فیلسۆفەکان هاوڕانی نەوەی کە بەتەواوی پێناسێکی بۆکەن بەڵام ئەو پێناسێکی پوختە دەربارەی کۆنشسنس بابێنەوە سەر ئارگومنتەکە کەواتە ئارگومنتەکە ئەڵێ چی بە کورتیەکەی زانستی ئەخلاق لەمە ئەکۆڵێتەوە ئەڵێ ئێمە پێویستە وێڵبینگ بەرز بکەینەوە یعنی نەک خۆشگوزەرانی وەرگێڕانێکی باش نابێت ئاسوودەیی بوونی کۆمەڵێک یان تاکێک بەرزکەینەوە تا بەرز یعنی وێڵبینگ لە کۆمەڵەیەکە پۆزتیڤ بێت ئەوە ئەخلاقیە یان کردارێک وێڵبینگێکی باشی لێوە بێتە دەرەوە کەمە تا ڕادەیەک جۆرێکە لە کۆنسیکوێنشەلیزم بەڵام ئوتیلیتێریان نییە باشە یعنی سوودگەران نییە باشە مەفیگەرایی نییە بەڵام جۆرێکە لە کۆنسیکوێنشەلیزم جۆرێکە لە ئەنجامگەرایی کە بەڵام ئەنجامگەراییەکە چۆنچۆنی ئەنجامەکەت لە ڕێگەی زانستەوە هەڵ ئەهێنجرێت لە ڕێگەی زانستی و هەڵ ئەهێنجرێت نەک لە ڕێگەیەکی ترۆ تەنانەت ئەو کێشەی گالیسکەکەەوە بزانم لەوانی دایلەمایە باسکرا کێشەی گالیسکەکەەوەی کە سکە قیتارەکە ڕوا بۆنمە پێنج کەس لەوێن کەسێک لەوێن ئەمە لە زانستە بۆن لە زانستی مۆڕاڵات و بەم شێوازە سادەگی سێری ناکەی یعنی بۆ منە تاقیکردنەوەی کراوە ئەو کەسانی کە و پرسیارەیان لێکن سێری مێشکیانەکەن چ بەشێک لە مێشکیان ئەکتیڤە بێت و ئەو بەشە پەیوەندی بە چک ئەرچێک هەیە لە ئەرکی مرۆڤەکەیە لە هەموو ئەم شتانە بەرچاو ئەژیردرێ ئینجا بڕیارێکەی کە لەم حاڵەتەیە لەم کۆنتێکستەیە ئەو وێڵبینگی کە لێوەی دەرەچێت ئاوتکەمەکەی سوودی هەیە یان سوودی نییە هەتا دوایی دیسانوتم مەسەلەکە سوود نییە ئەبێ وێڵبینگ بەرز بکەینەوە ئەوەی کە بۆم پێناسەکردی بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ئەخلاق ئەکەوێتە سەر دووشت یعنی ئەخلاق بوونی نابێت ئەگەر دووشت بوونی نەبێت یەکێک لەمانە بریتێ لە بایۆلۆژیا کە من زیاتر مەبەستم کۆنشسنس هۆش ئەگەر لە شوێنێکە لە گردونێکە هۆش بوونی نەبێت بۆ منە تۆ کۆمەڵێک بوونەوەرە نەبێت کە هۆشیان دەبێت بۆ منە ئینسان ئەگەر تۆ هۆش نەبێت کۆنشسنس بوونی نەبێت ئەوە یعنی بە هیچ شێوەیەک هیچ کردارێکی باش و خراپە و ئەخلاق بوونی نابێت ئەمە یەک دوو پێویستە وێڵبینگە هەبێت کەواتە لەسەر دووشت تۆ ئەخلاق لە زانستە دائڕێژی یەک وێڵبینگ دوو کۆنشسنس چونکە مستحیلە بەبێ بایۆلۆژیا مستحیلە بەبێ سایکۆلۆژیا بەبێ بوونەوەرێک کە سایکۆلۆژیا هەبێت کە مێشکی هەبێت کە کۆنشسنسی هەبێت مەحاڵە کردداری چاکۆخراوە بوونیە مەحاڵە کردداری چاکۆخراوە بکە کەواتە بمانێ و نەمانەوێت کەواتە بمانێ و نەمانەوێت هەموو شتەکە ئەکەوێتەوە سەر عەقڵ کەواتە کاتێک کە باز لە ئەخلاقەکەین ئەو کردارانە ئەکەوێتەوە سەر عەقڵ ئێمە باز لە عەقڵی مرۆڤەکەین و بە شێوەیەک لە شێوەکان عەقڵی مرۆڤ کۆنشسنس بەندە لەسەر بایۆلۆژیا بایۆلۆژیاش زانستە کەواتە ئێمە لە زانست ئەتوانین ڕێ بە خۆمان بین باس لەو دیاردە کۆنشسنسی مرۆڤ بکەین لەو دیاردە هۆشی مرۆڤ بکەین کە بریتێ لە ئەخلاق کە کردارێک ئەنجامەگەێنێت و دواتر ڕوونی بکەینەوە کە ئایا ئەمە چۆنچۆنی کاریگەری لەسەر وێڵبینگەکە ناتوانانی بڵی زانستی نیە لەبەری وێڵبینگە پێم وتم سۆسیۆلۆژیا ئەگرێتەوە ئیکۆنۆمیک ئەگرێتەوە ئابووری ئەگرێتەوە ئەمانە هەمووی ئەگرێتەوە ئێککە ئەمانە هەمووی بگرێتەوە تو لە هەر بەشی زانستی خۆیان سەبارەت بە دۆخی ئەو کۆمەڵیان دۆخی ئەو تاکە تۆ ئەتوانی شیکاری زانستیانە بە جۆری مێتۆدەکانی سۆسیۆلۆژی بە ئیکۆنۆمی بە هەمووی مێتۆدی زانستی توانی شیکاریان بۆ بکەیت
بەوە ئەتوانی بگەیتەوە وەڵامێک کە شتێک ئەخلاقیە یاخود شتێک ئەخلاقی نییە. کەواتە هەموو ئەمانە کە باسیەکەین لە کۆنشسنسۆمانە بە شێوەیە ئەخلاق بۆ شێو لە شێوەکان بەندە بە یاساکانی سروشتەوە. یوڤال نۆها هەراری کە بیرمەندێکە خاوەنی کتێبی سێتێنسەد کە دواتر کەمێک باز لەو کتێباکەین هەرچەندە زۆر هێمای ئەخلاقی تیانە، بەڵام ڕوونکردنەوەیەک گەین لەسەر کتێبەکە لەبەرەوەی لەگەڵ شتێکە تایبەتە بێت ئەم کتێبی نووسی یوڤال نۆها هەراری قسەیەکی زۆر جوانیە، ئەڵێ هەر شتێک بوونی هەبێت بە پێی پێناسە سروشتیە لە سروشتە، چونکە تۆ هەرگیز ناتوانانی یاساکانی سروشت تێک بشکێنی. بەس بەرحاڵ مەبەستەکە ئەوەیە کە بە شێوەیەک لە شێوەکان ئەخلاق پەیوەندیەشی هەیە بە سروشتەوە. زانستیش سیستەمە معریفە بە سیستەمەکە لە ڕێگەی ڕوانین لە ڕێگەی توێژینەوە لە سروشتەوە، کەواتە ئەخلاق بابەتێکە یعنی چۆن ئەخلاق ناسی بۆی هەیە دەربارەی ئەخلاق بتوێت، زانستیش بۆی هەیە هێندەی ئەو بۆ گرە زیاتریش لە زۆر بارە ئەتوانێت کەرەستێکی زۆر زۆر باش بێت لە دیاریکردنی چی ئەخلاقیە چی ئەخلاقی نییە. بەڕێین بینە سەر ئێستا ئەو بابەتە بەجێڵین کە تا ڕادێک بابەتەکە هەم زانستی بوو، هەم پێشی لە زانستا بوو، هەم پێشی لە فەلسەفەیە بوو. ئێستا هینە سەر خودی زانست. ئەویش هینە سەر چارلز داروین. چارلز داروین یعنی وەزم پێویست بە پێشێکی ناکات. چارلز داروین ئەگەر بین باسی زانستی ئەخلاق بکەین یعنی مەحاڵە بێت ئەگەر هاتو باس لە تیۆری پەرەسەندن نەکەین، مەحاڵە بێت باس لە تیۆری ئیڤۆلوشن نەکەین. بە گوێرەی چارلز داروین و تەنانەت بە گوێرەی پەرەسەندن، بەڵام لە کاتی یعنی لە چارلز داروینەوە تا ئێستا زۆر شت گۆڕاوە. یعنی چارلز داروین قەینا باسی لە سۆسیۆبایۆلۆژی کردووە کە ئەرکێکی زۆر گەورەی هەیە لە زانستی ئەخلاقە، بەڵام تا ئێستاش زۆرێک لە فکرەکانی چارلز داروین گۆڕانکاریان بەسەرهاتۆ ببوورن. ئینسان بەبێ ئاغناژی بەخۆ. کەواتە چارلز داروین لە کتێبی The Descent of Man بزبط نازانم پاسەجەکان لە بەردەستەیە، پاراگرافەکان لە بەردەستەیە، بەڵام نازانم چاپتەری چەندەمە، بەڵام بێگومان سپێنی هەمووتان بۆ دانێن. لێوێت چارلز داروین پەرەسەندنی ئەخلاق ئەبەستێتەوە بە پەرەسەندنی تێگەیشتن. ئەم قسەیە بەڕای من لە بیرەوەری تانا بێهەڵمەوە کە دواتر لە یەکێک لە ئارگومنتەکانە بە شێوەیەک لە شێوەکان ئەمە پێکبەستە لەگەڵ بابەتێکی تر لە نیورۆلۆژیە. بەڵام هەرچۆنێک بێت چارلز داروین ئەڵێت کە لە کتێبەکەی The Descent of Man باسی پەرەسەندنی ئەخلاقی کردو. نیانە کەسەڵەن چارلز داروین باسی پەرەسەندنی ئەخلاقی نەکردووە، ئەوەی بڕای بە توێری ئیڤۆلوشنە بەیانەوەی تیۆری ئیڤۆلوشنی پەرسەن بێ ئەخلاقی دیانەزانچی، بەڵام بۆ شازە نیە. چارلز داروین لەو چاپتەرەیە بە وردو درشتی باس لە پەرەسەندنی ئەخلاقەکە تەنانەت ئەیبەستێتەوە، یعنی پەرەسەندنی ئەخلاقە بەستێتەوە بە پەرەسەندنی ژیری، لەبەرەوەی بە شێوەیەک لە شێوەکان هەروەکو چۆن وتمان ئەخلاق بەندە بە کۆنشسنسەوە، کەواتە تۆ پێویستە بەوەیە کۆمەڵێک پرۆسێسی ژیربێژی لە مێشتا بجوڵێ، یعنی تۆ پێویستە بە کۆمەڵێک پرۆسی لۆژیکیە بۆەوەی قرار بیت چ شتێک ئەخلاقیە چ شتێک ناخلاقیە. تەنانەت ئەگەر هاتو بڕۆ بە ئیڤۆلوشنیش نەبێ، بڕۆ بە زانستی ئەخلاقیش لە هەمووی بخەرە ئەولاوە، تەنانەت ئەگەر لە ڕوانگەیشی پوختی ئاینیەوە، لە ڕوانگەیەکی پوختی فەلسەفیەوە، ئیتر چ بۆ نمونە ئەخلاقی ئیپیکوریانزم بێ، بۆ نمونە ڕەونەتگەراکان بە ستۆیسزم بێ، هەر لە هەر لایەنێک وەسەی بکەی تۆ کۆمەڵێک پرۆسێسی لۆژیکی، کۆمەڵێک پرۆسێسی ئەقلی بەکارهێنی. بۆیە تەنانەت چەند شتێکمانەیە پێوتێ مۆڕڵ ریزنینگ، یعنی بەهانەهێنانەوەی ئەخلاقی. تۆ بە شێوەیەکی پرۆسێسی کۆگنیتیڤیانە بەهانە ئێنی تۆ بۆ ئەو بنەمە ئەخلاقی کە بڕۆ پێێتی. کەواتە تەنانەت ئەگەر هاتو بە تەواوی زانست یعنی بڵێ زانست حەقی نییە، بەڵام تۆ بڕۆ بۆشتی بڕۆشە بەوێ هەر مۆڕڵ ریزنینگ بەکارهێنی، یعنی هەر کۆمەڵێک یاری کۆگنیتیڤی و سایکۆلۆژی مشکە بەکارهێنی. بەرحاڵ چارلز داروین ئەڵێ چی؟ ئەڵێ گروپێک، یعنی بۆ نمونە ئەگەر تۆ هۆزێکە هەبێت، لەو هۆزەیە ئەگەر هاتو تایە خۆشەویستی، تایە هاوکاری، تایە کۆمەڵێک بەهای ئەخلاقی لەوانە پاتریۆتزم، نەتەوەگەرایی بۆ عاتەی نەتەوەگەراییە، یعنی بۆ نمونە حەزێکە هەبێ بۆ کۆمەڵەکە و هەتا دوایی، ئەمە وا ئەکات ئەم هەستانەوە بەتایبەتی ئەخلاق مۆراڵەتی کە ئەیڵێت و جۆڕایەڵی و هەتا دوایی، هەموو ئەم چەمکانە
ئەم هۆزە بەهێزتر ئێڵێتەوە وەک لە هۆزێکی تر. یعنی تۆ گەر هۆزێکی بەسەر و بەرەو هەبێ ئەخلاقی تیانە بێ هۆزێکی شابێ ئەخلاقی تیابێ و شتێک پێکەوەیان بەستێتەوە کۆمەڵک بنەمای ئەخلاقی پێکەوەیان بەستێتەوە بێگومان ئەم هۆزە باشتر وەک لە هۆزەکەی تر خۆیان ئەداپت دەکەن خۆیان ئەگونجێنن لەگەڵ ژینگەی دەوروبەرەوە باشتر ئەمێننەوە و تەنانەت لەوانەیە هۆزەکەی تر قڕکە کەواتە یعنی چارلز داروین بەتایبەتی لەو پاسەیە زۆر بە جوانێڵێ کە یعنی بە شێوەیەک لە شێوەکان لە کتێبی دە دیسن ئۆفمان داروین ئەڵێت ناتوڕال سێلەکشن هەڵبژاردەی سروشتی مەرج نییە تەنها نینۆکە تیشکا مەرج نییە تەنها دانە تیشکا بۆ نمونە ئەگەر تۆ یعنی بیری لێ بکەرەوە ئەگەر هاتوو بڵێن لە ناتوڕال سێلەکشن ناتوانین ئەخلاق بۆی نییە پەرەپسێنێ یعنی تۆ بۆ نمونە منەچم بۆ شوێنی ئیشەکان لە شوێنی ئیشەکەمە هاوڕێیەکەم یە شتێکەڵە بەدڵم نابێت ئیتر نینۆکم زۆر درێژ بوو بەوەی ناتوڕال سێلەکشن بەرچڕۆقی بەمدی کوژم ناکرێ یعنی کۆمەڵگا بۆ شێوازە دروست نابێت بۆ شێوازە هاوکاری دروست نابێت لەناو مرۆڤەکانە بۆیە یعنی ناتوڕال سێلەکشنەکە وایە کە مۆڕاڵەتی گەشە بکە بۆ چکە تۆ لە هەموو کاتێکا بۆ ئەوەی بمێنیتەوە پێویستە بە چاوێکی تیژ نییە نێچیر بگری بیخۆی یان پێویستە بە نینۆکی درێژ نییە زۆر جار ناتوڕال سێلەکشنەکە یا خۆت هەڵبژاردە سروشتەکە بۆ ئەوەیە کە تۆ بە شێوەیەک لە شێوەکان خۆ بگونجێنی جا ئەو خۆبوون مۆڕاڵیش چارلز داروین ئەڵێ ستراتیژیەتێکی زۆر باشە بەتایبەتی لە ئاستی کۆمەڵەیە یعنی هەمیشە لە ئاستی تاکا باش نییە بەڵام ئەمە لە بیرمان نەچێ یعنی ئەوە ئەگەر لە ئیڤۆلوشن کەمێک بزانی ئەزانی تەنها ناتوڕال سێلەکشنمان نییە تەنانەت گروپ سێلەکشنیشمانەیە هەڵبژاردەی کۆمەڵەیی بریتێ لەوەی کە چی بۆ کۆمەڵەکە و گونجاوە نێت بۆ تەنها بۆ تاچێک لەوانەیە کۆمەڵێک یاسای مۆڕاڵی بۆ تاکێک زەرەر بێت بەڵام کاتێک بە فراوانی لە وێڵبینگی کۆمەڵەکە نەتەنها لە وێڵبینگی تاگە لە وێڵبینگی کۆمەڵەکە سێریەکەی ئەمە لەو چێ ژمارەی کەمە پلەوانەیە پێشەشێکیان بمرن بەڵام 100 کەس فلۆرەشە بێت 100 کەس گەشاکە یعنی جینی زیاتر ئەخەنەوە قەیناگە دووسێ کەس گیانی خۆیان فیداکەن لە پێناوی کۆمەڵەکەیانە بەڵام کۆمەڵەیەشی تر ڕزگارەکەن بۆ نمونە لێرە کۆمەڵێک چنکی تر گەشاکە سیفەتێکمان هەیە لە ئیڤۆلوشنایان هەر لە زانستی پەرەسەندنە پێوتێ ئالتوریزم ئەنی خۆنەویستی بریتێ لەو سیفەتەی کە من شتێکەکەم بەڵام بیر لەوە ناکەمەوە چەند سوودی بۆ خۆمەیە ئێستا بۆ نمونە ئەبینم پیرەژنێک ئەپەڕێتەوە لە سەرجادەکە ناتوانێت من چم هاوکاریەکەم هیچ سوودێک بە من ناگەێنێ ینی هیچ سوودێکی قەینا سوودی سایکۆلۆژیەکە ئەوش دیسان ئەگەڕێتەوە بۆ پەرەسەندن کە ئێستا باسیەکەم بەڵام هیچ سوودێک بە من ناگەێنێ لە ڕوانگەی ئەوەی کە من بهێڵێتەوەیانە تا دوایی بەڵام کردارێکی خۆنەویستیانەیە کردارێکی ئاڵتوریستیانەیە بۆ کەسێکی تریەکەم ئەمە لە ڕوانگەی زۆر کە زەڵەن ئەمە دژە بە پەرەسەندن بەڵام ڕاستیە دژ نییە ئەمە سیفەتێکە کە لە پەرەسەندنەوە گەشەی کردووە بۆ لەبەرەوەی ئێستا بۆ نمونە زۆر جار تۆ کەسێکە بینی خەریکە سارە لەیان خەریکە غەرقە بێت تۆ ئەچی یارمەتی ئەی بەبێ ئەوەی گوێ بە ژیانی گوێ بگری لە ژیانی خۆ بڵێ من ئەمرم یان نە ئەچی کەسەکە ڕزگارەکە لە کاتێکە ژیانی خۆتە خێرە مەترسیەوە بەڵام لە ڕوانگەی جینەکانی لەشتەوە لە ڕوانگەی جینەکانی لەشتەوە بەم شێوازەیە کە تۆ ئەچی ئەم کەسە ڕزگارێکی ئەم کەسەش هەمان ژینی تۆیتیایە باشە یعنی بەشێکی زۆر لە جینی تۆیتیا بۆی ئەگەر تۆ خۆشت کوژی لە پرۆسەسەکەیە ئەو کەسە ڕزگارکەی هێشتا تۆ جینەکانی خۆتە ڕزگار کردووە بەڵام ئەمە سوودێکی زیاترە گەێنێ بە کۆمەڵەکە تەنانەت لەبیرم بزڵت نازانم ساڵی چەند بوو بەڵام ئەو سەرەتا تازە بوو کە داعش هاتبوو هێرشیان کردە سەر یعنی هێرشێکی خۆکوژیان کردە سەر بۆ نمونە هینی ئاسایش لاولێرە ڤیدیۆکەم لەبیر ماوە هی CCTVەکە کە کەسەکە ئێوە خۆی پیاکە خۆی تەقێنێتەوە هەرچەنە ئەمەش سیفەتێکی ئاڵتوریستیانەیە خودی ئەمەش سیفەتێکی ئاڵتوریستیانە بەڵام ئەمە زیاتر سۆسیۆلۆژیانەیە دورکایم باسی کردو لە کتێبەکەی بەناوی خۆکوشتن دیراسێکی سۆسیۆلۆژی باز لەوەیان ناکەم بەڵام ئەمەش یعنیەوەی کە داعشش تا ڕادێک پێی ئەوترێ خۆکوژێکی پێوتێ ئالتوریستیک سویساید خۆکوژێکی ئالتوریستیانە بەڵام مەرجوونە بێت کە ئەمیەت ئێوێ خۆی تا بە بیناکەی خۆی تەقێنەوە بۆ منە دەکەس بکوژێتە دوای پۆلیسی بەردەم ئێوە لە باتیەوەی خەمی ژیانی خۆی بێ بڕوا خۆی بشارێتەوە زیانی کەم بەرکەوێ باوەشی پیا کرد بەواتەقیەوە یارمەتی یعنی سێری کە دە کەسی ڕزگار کرد کە جینی زۆرتریان ئەوگرێتەوە ئەگەر ئەم کەسە خەمی خۆی بواە ئەو دە کەسی تری هەمان کردیا بمردانە ژوورەوە بەس خۆی ڕزگار بواە ئەوە قەیناکە خۆی ڕزگار هەبوو سوودی بۆ خۆی هەیەوەکو کەس بەڵام کۆمەڵەکەی زیانی پێگا کە کۆمەڵێک جینی زۆری کوشت کە
ئەگەر ئەم بمردا ئەو کۆمەڵە بمانایەتەوە ئەو کاتە جینەکان زیاتر ئەگوازرا وەچی زیاتر خراە کاتە سیفەتی ئالتوریزمیانە سیفەتێکە لە پەرەسەندنەوە هاتووە کە بنەمایەک شە بۆ ئەخلاق یعنی بۆ نمونە کە ئیبیستین هەموو ئاینەکان هەموو فەلسەفەکان یعنی دایما هینمان ئەکەن ینی ئامۆژگاریمان ئەکەن کە کەسانێک بین ئالتوریز بین باشە ینی دایما پێمانەوە کەسێکی دلۆڤان بە بۆ نمونە لە پۆلی دوو بوو یەک بوو کامان خوێنان کەسە دلۆڤان سیفەتێکی ئالتوریستیە دلۆڤانی یارمەتی فڵان کەس بە تا دوایی یان بۆ نمونە بە مناڵی مامۆستاکەم لە پۆلی دۆما کتێبێکیانێ کتێبی مناڵی موسڵمان چێڵە بۆ نمونە زۆرێک لەو شانی کە باسکرا بوو سیفەتی ئالتوریستی بوون اینجا سیفەتی ئالتوریستی بریتیە لە بەرهەمێکی پەرەسەندن پەرەی سەنوە جینەکەمان ئیڤۆڵڤی کردووە ئیڤۆڵوشنی بەسەرا هاتووە بۆ ئەوەی بتوانین کۆمەڵەکەمان ڕزگار بکەین ئەوێش نەک تەنها لە پێناوی کۆمەڵەکەمان یعنی من فکرێکی ئایدۆلۆژیک یان نێ کۆمەڵەکەی خۆم ڕزگارم تۆ خەمی ئەوەتە لە ڕوانگەیەکی نەئاگاهی جێنەتیشیەوە بریتێ لەوەی کە تۆ چەند ئەتوانی ئەم کۆمەڵەیە ئەم جینانەکە یعنی تۆ کەسێک ببینی ئێستا بۆ منەوە کەسانی سەری لایڤەکان هەر 22تان هەمان جینی منتان تایە یعنی ئێمە هەمان جینی یەکترم شێرەکەین بۆ ئەگەر من خۆم لە پێناوی ئێوە شاپکوژەوە وتان ڕزگار بکەم کەی ناکەم من ئەڕۆم تاوە کۆشزی منە کوژێت و نامێنم بەڵام ئێوە بەبەختن ئەمێنەوە تواننەوە چە بخەنەوە هەروەکوتم خۆکوشتنی ئالتوریزمیانە بۆ نمونە ئیمێل دورکایم باسی کردووە ئیمێل دورکایم لە کتێبێکی هەیە هەرچەندە کتێبێکی سۆسیۆلۆژیە بەڵام کتێبێکی زۆر نایابە من بەکارمێنە بۆ یەکێک لە نووسین وتارەکەم لەوێ باز لە کۆمەڵە جۆری خۆکوشتنەکە یەکێک لەو جۆرانە بریتیە لە ئالتوریستیک سویساید بریتیە لە خۆکوژی ئالتوریستیانە خۆکوژی ئالتوریستیانەش زۆر شتەگرێتەوە هەمیشە لە پێناوی ئەوەیانی من جینی خۆم بگوازمەوە هەنێک کەس خۆیانە کوژن لە پێناوی کۆمەڵێک ئایدۆلۆژیایە کە ئەکرێت یعنی هەموو خۆکوژیشی ئالتوریستیانە خۆکوژیشی ئەخلاقیانە نییە بۆ نمونە یعنی تۆ ئەکرێت بڕۆی خۆکوژی خۆ تەقینی تۆ بە کۆمەڵە کەسی ترا بەس لەبەرەوەی ئەمان نەتەوەیەک من نەتەوەیشترم بۆ نمونە گۆرانیشی ڕۆک هەیە زۆمبی ئەو گۆرانی بۆ وتراوە یعنی لە ئەنجامی کۆمەڵە کاری تیرۆریستی گروپێکی تیرۆریستی ئێرلندیەکان مخانە تەقینەوە چەند کەسێکە کوژن یعنی تەقینەوەیەکەنەوەزم لە بەڕێتان نازانم بزە لەکوێ بەڵام گۆرانیەکە بۆ ئەو نووسراوە ئەمە قەیناکە سیفەتێکی ئالتوریستی بەجێنەوە لە پێناوی ئایدۆلۆژیای IRS ئەوەمە بەڵام سیفەتێکی ئالتوریستیانی زۆر زیان بەخشە کاتام و سیفەتی کاتام و خۆکوژیەک نەک سیفەتی ئالتوریزم بەڵام هەموو کردەوەیشی ئالتوریستیانە مەرجنی ئەخلاقی بێ مەرجنیە سوود بگێنە بە وەڵبینگ باشە کاتە قەیناکە ئالتوریستیانە بەڵام ئەوە ئالتوریستیانە واتیاوە نییە وەڵبینگ بەرزەکاتەوە بەڵام هەروکوتم بۆ منە ژنە پیرەکە کە ئاگوازی تۆ خۆ ژنە پیرە ناتوانێت چە بخاتەوە بەڵام تۆ لەبەرەوەی وا پەرەوسەنەوە کە پێشتر باسی پەڕێنەوەکەم کرد بەڵام تۆ وا پەرەوسەنەوە کە هاوکاری کە سیفەتی ئالتوریستت یاوێ بۆیە کە کاتێ سیفەتێکی ئالتوریستی بەجێ ئەگەێنی سوودێکی فیزیکی بە تۆ ناگەێنێ سوودێکی وەچەخستنەوە بە تۆ ناگەێنێ بەڵام دووسێ خاڵ هەیە لێرەیە یەکێک لە خاڵەکان بریتیە لەوەی کە سوودێکی یعنی هەست بە خۆشیەکەی لە ڕوویکی کۆگنیتیڤی سایکۆلۆژیەوە لەبەرەوەی وا پەرەوسەنەوە کە دلۆڤامی کە دلۆڤانیەکی سایکۆلۆژی و پاداشتەکە لە ڕوانگەیەکی تریش لەم کتێبە شی ئەکاتەوە کتێبێک هەیە ڕۆبەرت ساپۆڵسکی کە مێشکناسێکە نووسێتی بە ناوی بیهیف لە سیانزەیەمینە لە چاپتەری سیانزەیەمینە باز لە ئەخلاقەکە باز لە ئەخلاقەکەوە لە ڕوانگەی زانستەوە بەتابەتی لە ڕوانگەی نیۆرۆلۆژیا و کە من بۆ ئەم شەو هەنێ سوودم لێ بینیوە لە چاپتەری پێش ئەخلاقەکەیە لە ڕاستیە دوو چاپتەری پێش ئەخلاقەکەش بخوێنیتەوە زۆر باشە بەڵام لە چاپتەری پێش ئەخلاقەکەیە باز لە هایراکیەکە وەک جۆڕایەڵی کە ئەڵێ هەموو کۆمەڵەکان کە پەرەمانسەنەوە شتێکیش پەرەیسەنەوە لەگەڵمانە لە هەموو کۆمەڵێکی ئاژەڵە جۆرە چینایەتیەک هەیە بۆیە کە من ئەو ئافرەتە پیرە ڕزگارەکەم لە ڕوانگەی شتری سایکۆلۆژیانەی پەرەسەندنانە ئیڤۆلوشنیانەوە ئەوەیە کە من ئەو کەسە ڕزگارەکەم من کەسێکی سەر و هایراکیەکە ڕزگارەکەم کە ئەزمونێکی زیاتری لە منێ بۆ نەولەوە کە منی 80 ساڵ بێت بەڵام ئەو ئەزمونە 80 ساڵە ئەتوانێ هاوکاری من کە من تێبگەێنێت کە لە کۆمەڵە کێشەی ژیانمە چ سایکۆلۆژی هین بێت یارمەتیم با کە من بتوانم چۆن و چە بخەمەوە کەواتە تەنانەت ڕزگارکردنی ئەو ئافرەتەش جگە لە ڕیواردە سایکۆلۆژیەکە لە پاداشە سایکۆلۆژیەکە
سوودێکی هایڕەکیانەی چینایەتی هەیە چونکە ئەو کەسە تەمەنی لە دۆزیاترە تۆ نەئاگاییانەوە بیرەکەیتەوە بە شێوەیەکی جێنەتیکی نەئاگایانەی ئیڤڵوشنیانە بەرحەڵ لە بابەتی پەرەسەندن و لە بابەتی چاڵزداروین بینە دەرەوە یەک شتێ بە کورتی باسی ئەگەم زۆر تێبینی لەسەرمەلایەن هەستێک هەیە کە لە پێوتێ ئەمپەتی بە ئینگلیزی بە کوردی توانین پێ بڵین هاوسۆز بوون ئەو هەستەیە کە بۆ نمونە من حەز بە تۆکەم بۆ نمونە کەسێری ڤیدیۆی کۆمیدیەکەی کەسێک ڕێک شوێنێکی حەساسی سەری بەیان شوێنێکی بێ ئەیا بە شتێکە تۆ بۆ نمە ئینەکەکەی ئەو ناخۆشەوەدا دوایی ئەمە ئەمپەتیە هەست بە کەسی بەرامبەر دەی هاوسۆز ئەبی لەگەڵیە هاو هەست ئەبی لەگەڵ ئەو کەسەیە ئەم هەستی هاوسۆز بوونە ببورن ئەم هەستی هاوسۆز بوونە کۆمەڵێک بەش لە مێشکا بەرپرسیارن کۆمەڵە خانە لە مێشکا بەرپرسیاری ئەمن کۆمەڵێک نیورۆن بریتە لە خانەی مێشک کە پێیان ئەوترێ نیورۆن زیاخۆت خانی دەماری ئاوێنەی نیورۆنی ئاوێنەی بەرپرسیارن بۆیە ناوی ئاوێنەشە لەبەرەوەی یعنی چۆنەڵی خۆت ئەخەیتە شوێنی ئەو کەسە خۆت ئەخەیتە جێگەی ئەو کەسە بە ئینگلیزی ئیدیۆمێکی زۆر جوانیانەیە ئەڵێ خوب خەرە ناو پێڵاوەکانی منەوە ینی پێڵاوەکانی من لە پێکە مەبەستیانەوە وەرە هەست بە من کە ئەو هەست بە منکردنە بریتە لە ئەمپەتی جا ئەمپەتی کۆمەڵێک یعنی خانەکە تەنها هێمەت نییە بۆەوەی کە هەستی ئەمپەتی دروستکە بۆی ئەخلاق دروست بێ لە مرۆڤ ئەمە تەنها کۆمەڵێک زانە بڕوایان وایە کە لەو هەستەوە پێگومان هەستی ئەمپەتی هیچ گومانێکیان نییە کە هەستێکی ئەخلاقیانە دروستەکە بۆ من خۆمە خەمە شوێنی تۆ کە شتێک بۆ تۆ خراپەیە هەڵبەتە بۆ منیش خراپە بێ لەداهاتوە بۆ من دزی لە تۆ ناکەم چکە خۆمە خەمە شوێنی تۆ باشە ئەگەر تۆ دزی لە بکە من دزی لە تۆ بکەم باشە ئەگەر من لە شوێنی تۆ بوومایە چ هەستێکمە بوو کەواتە من نایکەم کەواتە ئەویش بنەمایشی ئەخلاقی دروستەکە بەڵام هەمیشە کارێکی ئەخلاقیانە نیە تەنانەت لە ئاژەڵەکانیشا هەیە ئەمپەتی بۆ نمونە نمونەیەک بێنینەوە تاقیکردنەوەیەکێت تۆ ئەگەر مەیمونێک بێنیتە دەستەوە سێریگە زمانی لە دەربێنە مەیمونەکەش لاسایی تۆ کاتەوە ئەمە ئیشی نیورۆنەکانە لە مێشکە بۆیە بە کورتی باسی ئەمەم کرد نیورۆنەکان زۆر کەس ئەڵەن ئەمە لەوانەیە وەکو چۆن نیورۆن بۆ نیورۆلۆژیا یەکەیەکە لەوانەیە لە داهاتوە بێتە یەکەیەکی سایکۆلۆژی یعنی سایکۆلۆژیا لەسەر بنەمای نیورۆنسەکان داڕژێتەوە هێشتا نیشانی ئەوە بە جوانی دیار نییە بەڵام ئەمە یەکێکە لەوانەی کە لە مێشکە کاری هەیە کە هەستی ئەخلاق هەستی مۆڕاڵ لە ئێمەیە دروستکە ئێستا ببینە سەر بابەتێکی خۆش ئەویش بریتیە لە تیۆری گەشەسەندنی مۆڕاڵ دێڤڵۆپمنت تیۆری هی لۆرنس کۆهڵبێرگە تیۆرێکی زۆر بەناوبانگە لە سایکۆلۆژیایە تیۆرێکی زۆر بەناوبانگە لە سایکۆلۆژیایە لۆرنس کۆهڵبێرگ بریتیە لە سایکۆلۆژیستێک کە تیۆرێکی داناوە دەربارەی تێبینی کردووە کە چۆن هەستی مۆڕاڵ لە مناڵ تا گەورە گەشەکە کردوێتی بە سێ بەش شەش ئاستە بۆ بێگومان هەمومان ناگەین بە ئاستی کۆتا هەندێکمان ئەگەین بە ئاستی کۆتا بەڵام ئێستاین شیەکەینەوە و مێتۆدەکەشی ڕوونەکەینەوە کە چۆنی ئەم هاتووە ئەم تیۆرەی هەڵهێنجاوە تیۆری گەشەسەندنی مۆڕاڵی کۆهڵبێرگ بە کورتەکەی ئەڵێ ئەخلاق سایکۆلۆژیانەیە ئەوە ئەکرێتە بەر دیراسی مۆڕڵ سایکۆلۆژی ینی ئەخلاقناسی یان زانستی ئەخلاقی سایکۆلۆژیە کە تایە لە ڕوانگەیەکی سایکۆلۆژیەوە لە کردەوە ئەخلاقیەکانمان ئەڕوانی وابزانم کاتەکەشم نامێنە بەڵام زۆر شتم ماڵباسیەکەم هەڵێم کەمێک سەریع بوو هەرچۆنە بێت تیۆری گەشەسەندنی مۆڕاڵی کۆڵبێرگ کە گوتمەکرێ بە سێ ئاستەوە ئێستا ژەکە تاقیکەیت و بە هەمان شێوە دەرەچێت کەواتە ئەمە بە میتۆدێکی زانستی تاقی کراوەتەوە لۆرنس کۆهڵبێرگ هات چیە کرد هات کۆمەڵێک مناڵی ئێنا و کۆمەڵک کەسی ئێنا لە تەمەنە جیاوازەکانە کۆمەڵک دایلەمای ئەخلاقی خستنە بەردەستیان لە ڕێگەی وەڵام ئەو گرنگی بەوە ئەیە کە ئەمان چۆن بیر ئەکەنەوە چۆن بەهانە ئێننەوە بۆ مۆڕاڵ سایکۆلۆژیانە دواتر هەمویانی کرد بە گوێرەی وەڵامەکان کە هەمویانی ڕێزکرد بینی ئەوانەی کە تەمەنیان لەمەنە تا بۆ ئەمەنێ کە مناڵن فکرێشانێ ئەوانەی کە مڕاهقن بۆ منە فکری شتریانێ ئەوانەی کە تەمەنیان گەورەترە فکری شتریانێ هەموو ئەمانەی لە گروپا ڕێکخست بۆی ئەم شەش ئینەی لێ هەڵهێنجا اینجا دایلەمەی ئەخلاقی لە یەکێک لەوانەکانە باس کراوە گەرگوێی لێ بگرن شتێکی خراپ نییە بەڵام من ئێستا دایلەماکە ئەخەمە بەردەستان دایلەمەیەکێ بە ناوی هاینز دایلەمە ئەڵێت پیاوێک هەیە
ئەبێت تەواوی کەم پرسیارەکانتان وەرەگرم کێشە نییە ئەبێت تەواوی کەم لە ڕاستەکەی زۆر یعنی منێشا هەموو ئارگومنتەکانم تەواو نەکردووە بەداخەوە سەبۆنم لە مۆڕاڵ سایکۆلۆژیا بۆیە باسی پیاژێمان کردە هێشتا نیۆرۆلۆژیامان ماوە باسی کەین دواتر ڕخنەیەکم لە یوڤاڵنەوە هەراری هەبوو کورتە ڕخنەیەەکە دواتریش ئەبواە کۆتایی بەرحاڵ من بازەڵێم بەڕاستی دوایین قسەی خۆمەکەم دواتر یەم پرسیارەکانتان وەرەگرم ئەو چارەکەی کە ماومانە ئەوانەی کە باسمان نەکرد بەداخەوە یعنی ئەکرێ لە کاتێکی ترا لە ڕۆژێکی ترا بە نووسینیان بە شتێکی تر بیان خەمەڕوو بەڵام کۆمەڵێک دووسێ بابەتی زۆر گرنگمان ماوە بەڵام کێشەیەکمان نابێت چکە کۆمەڵێک تاقیکردنەوەمان ماوە کە ئەیسەلمێنێت لە مناڵی 6 مانگ 3 مانگ بۆ 6 مانگ بۆ 12 مانگ هەستی دادپەروەریان هەیە و هەستی ئەخلاقیان هەیە یعنی هەست بە ئەخلاقەکەن تەنانەت هەستی پاداشت و سزایان هەیە وەکو دادوە کار ئەەکەن کۆمەڵێک بەڵگەم بۆ دانابوون بەڵام لە سەرچاوەکانە هەمووی ئاماژەیان هەیە بۆیە خۆتان ئەتوانن بڕۆ لەسەر سەرچاوەکان بەرحاڵ بابێمە سەر ئارگومنتی کۆتاییم ئەوەیە کە مۆڕاڵ بابەتێکە پەیوەندیەکی ئەجگار زۆری هەیە بە بایۆلۆژیای مرۆڤ بە کۆنشسنسی مرۆڤ بۆیە خودی خۆم وەکو ڕای من وەکو ڕای تامۆ ئەوەیە کە ئەخلاق وەکو سامارس لەسەر ئەساسی کۆنشسنس و بەتایبەتی وەڵبینگ بینا ئەەکەم شتێک کە زیان بە وەڵبینگی کۆمەڵەیەک تاکێک بۆ کۆمەڵێک بگەێنێت بە پێی ئەخلاق لای من بەڕاستی زۆر کۆنتێکستیانەیە زۆر جار لەگەڵ سامارسی شاک ناگرن و ئەخلاق زۆر کۆنتێکستیانەیە هەر بارودۆخە و هینێکی جیای خۆی هەیە بۆیە بەڵام لە هەمان کاتا ئێمە ئەتوانین بە زانست باسی بکەین بۆ پەیوەندیی زۆری بە بایۆلۆژیاوەیە چونکە ئەگەر هاتوو تۆ مۆڕڵ ئەیجنت نەبێت وەکیلی ئەخلاق نەبێت کەسێک ئەخلاقێک جێبەجێ بکات تو هەرگیز ئەخلاق نابێت یعنی شتێک کردارێکی ئەخلاقی بوونی نابێت یعنی ئەگەر تۆ بێنە پێشاو هەرچی بوونەوە هەیە لەسەر ئەرز نەمێنن دیار نەمێن شتێک نامێنێت ئەخلاق بێن ئەخلاقی نەبێت یعنی بەردێ لەو عەرزەیە کە تۆ بە زمانی ئەخلاقناسی پێڵین ئەمۆڕاڵ یعنی خاڵی لە ئەخلاق ئەخلاقی دیانەتیای نییە یعنی هەردێ بەڵام ئەو کەسی کە ئیشەکەی پێکا ئەو کەسە من ئەتوانم ئەو بەردە هەڵگرم بینایش پێ دروستکەم ئەتوانم بێم سەری کەسێکی پێ بشێنم باشە کەواتە لەو کاتەوە ئەخلاقەکە دروستەوە کە کەسێک تێ کۆنشسنسی کردارێک جێبەجێەکە دەربارەی ئۆبژێکتیڤی یان سەبژێکتیڤی ئەخلاق حەزەکەم کورتێک بڵێم ئەوەی کە مۆڕاڵ هەم ئۆبژێکتیڤە بەڕای من هەم ئۆبژێکتیڤە هەم سەبژێکتیڤە لەسەر ئەساسی هەردووشیاندا ئەمەزرێت بەڕای من ئۆبژێکتیڤە لەبەرەوەی حەقیقەتێکی سایکۆلۆژی حەقیقەتێکی کۆگنیتیڤی حەقیقەتێکی پەرسەندنی حەقیقەتێکی بایۆلۆژی هەیە یعنی تۆ ناتوانانی حەقیقەتێکی نیورۆبایۆلۆژی جیاکەیتەوە لە ئەخلاق هەرگیز بنەمای ئەمە بریتیە لە ئۆبژێکتیڤزم یعنی حەقیقەت ئۆبژێکتیڤە هەرچی لایەنە سەبژێکتیڤەکەیەتی ئەوەیە کاتێک کە تێکەڵ ئەبێت تێکەڵ بە دیسکۆرسی فەلسەفیە بێت تێکەڵ بە وتانی فەلسەفیە بێت لە وتانی فەلسەفیە من قسە ئەکەم بەڕێستان قسە ئەکەن لەوەیە ئەم قسانە هەمووی سەبژێکتیڤیەتیەک یەتە دەرەوە بەڵام بنەمای دامەزراندنی ئەو هەستی کە هەیە بریتیە لە ئۆبژێکتیڤ تەنانەت نۆم چۆمسکی کە دواتر ئەوەش لە سەرچاوەکە تا بۆتان داهێنم ئەڵێ تەنانەت ئەگەر ئەخلاق بە تەواوەتی کلتوریش بێت هێشتا ئۆبژێکتیڤیە هێشتا یعنی تەنانەت ئەگەر کەڵچرەڵ سەبژێکتیڤیزمیش بێت لە تیۆری نۆن کۆگنیتیڤیزمی مێتا ئێتیکس لە کەڵچرەڵ سەبژێکتیڤیزم هێشتا ئۆبژێکتیڤیزمە بۆ لەبەر ئەوەی ئەگەر لە کۆگنیتیڤی تۆیە کۆمەڵێک فاکەڵتی هەیە cultural acquisition cultural acquisition یعنی لە مناڵی کە عەقڵە گەشە ئەکات کۆمەڵێک بەشێ لە مێشکتاکەوە ئەکا لایەنی کلتوریش وەرگری ئەگەر ئەمەن ئەبوایە ئەم فاکەڵتیە بایۆلۆژیە معریفیە ئەپیستمۆلۆژیە سۆسیۆلۆژیە نەبوایە هەرگیز فێری هیچ شتێکی کلتوری ناوی کەواتە تەنانەت ئەگەر هاتوو هەموو نۆرمە ئەخلاقیەکان سەبژێکتیڤ بن هێشتا لە مێتا ئێتیکێتە لە زانستی ئەخلاقە ئۆبژێکتیڤن بەرحاڵ ئەمە هەموو ئارگومنتەکەی من بوو بەداخۆ من کۆمنتەکانتان نبینم بەڵام لێرە ئەچمە سەری ئەگەر پرسیارێک شتێکە بێت من هەوڵێم ئەو دەدەقەی کەماوە ببورن کە کاتم لێگرتن بەڵام ئیتر بابەتەکەوا دووری درێژە وەڵامتان ئێمەوە
حەز ناکەم بەبێ وەڵام بەجێتان بڵێ بۆ قسەکانم کورتتر کردایەوە وەزیتر بابەتەکە زۆر هەڵێگرانی ئەوەی کە باسم کردو هێشتا نقطەیەک نییە لە زەریایەکیشە بابین زەین کۆم کە ناخۆشی جۆڵەتم خۆتە وا پەرەمە نەسەن و حەزمە لە بەنی خۆمان ئەو بۆ کۆمنتەکان پیشان نایە زۆر باشە کاگە ڤیدار ئەڵێ کواوە چی لێوە سیبەرەڵە تەناو ئاڵتوریزمانەیە مێننەوە کە سوودی هەمانی تیا بێت و بێت هۆی مانەوەی جین بێگومان سیبەر من مەبەستمەوە بوو یعنی ئەگەر هاتوو سیفەت تەنانەت سیفەتی ئاڵتوریزم کە لایەنێکی ئەخلاقی هەیە ئەگەر هاتوو سوود بەهین نەگەێنێت ئەگەر هاتوو سوود بە نەک سوود یعنی حەز ناکەم وشەی سوود بەکاربێنم ئێستا کۆمەڵە بە سوودگەرایی بەس نەچکە بابەتەکە سوودگەرایی نییە ئەگەر هاتوو ماکزەمایزی یعنی هین زیانەکە وەڵبین زیانەکە سیفەتە ئاڵتوریستیانەکە سیفەتێکی هەڵەیە یعنی نائەخلاقیە ئاڵتوریست یعنی ئاڵتوریست یعنی سیفەتێکی خۆنەویستیانە بۆ نمونە دلۆڤانی سیفەتێکی ئاڵتوریستیانەیە سیڤەر جوانی جواباتەوە خۆنەویستی ئەگەر بچیت مانگایەک ڕزگار بکەیت هەر عینن شتە ئەزانی چۆنە ئەو پرسیارانە تەنانەت سەمهارز لەیەکێک لە هینەکانی ئەڵێ زانستی ئەخلاق من گرنتی ئەوەتان نامێت کە کۆمپیوتەرێک دروست بێت وەڵامی هەموو ئەم پرسیارانەتان باتەوە تەنانەت من لەبیرم چوو لەسەردا باسکەم مەرج نییە زانستی ئەخلاق وەڵامی هەموو پرسیارێکی ئەخلاقی باتەوە بەبێ ئەوەی تەنانەت دیسکۆرسێکی فەلسەفێکی یابێت بەڕای من بەڵام ئەوەی یعنی تەنانەت مانگاکە کۆمەڵێک حساباتی وەڵبینگ ئەگەر سوود بە وەڵبینگ بگەێنێ سوود بە وەڵبینگی کۆمەڵگایەک بگەێنێ بڵێ باشە بۆ نمونە تۆ ئەگەر هاتوو گۆژ نەبووایە کۆمەڵێک لایانی ئێمە پەرەی ناسن کەواتە بۆ من وەکو مرۆڤ ئەو سیفەتە ئەخلاقیە ڕەوایە کە من مانگایەک بخۆم لە پێناوی ئەوەی کە ڕزگارم بێت بەڵام دیسان ئێمە من بەڵێنی وەتان نامێت کە ئێمە دەستکرد کۆمپیوتەرێکی دەستکردی زیرەک دروست بکەین بتوانێت وەڵامی هەموو پرسیارە ئەخلاقەکانمان باتەوە یعنی هەرچی پرسیارێکی ئەخلاقی دەبێت وەڵاممان باتەوە زۆر باش واتە ئەوی ترویستن لە بەرامبەر خۆویستی خۆی ئەتوانی ئەوی ترویستیش بەکاربێنیت سیفەتی ئاڵتوریزم چونکە سیفەتی ئاڵتوریزم هەمیشە ئەگەر وتمەگە بەلایەنە سایکۆلۆژیەکە وەریگری زۆر جار بابەتەکە تەنها ئەوی ترویستن نییە تۆ فکرێک بە ئایدیاڵەکەیت بۆ منە نەتەوەکەی خۆ بە ئایدیاڵەکەی کەوەش دیسان ڕێگێکی بایۆلۆژی هەیە بۆ من هەر لەو کتێبەیە هەر لەو کتێبەی بۆ منە بیهەیڤە لە چاپتەری 11مینە باز لەوە ئەکا بۆ ئێمە هەستی خۆمان ئەوانمان هەیە باز لەوەشەکە بەڵام زۆر جار دیسان بابەتەکە جای وایە هەر لەو کتێبەیە ئەوە هەر لە کتێبی بیهەیڤە لە کتێبی هەر لەم کتێبەیە بەرچاوکەوتووە باز لەوەکە کە نازیەکان کاتێک لە سەروبەندی هۆڵۆکۆستا لە جنگی جیهانی دووەم نازیەکان تەنانەت ئەو سەگانەشیان ئەکوش کە خاوەنەکانیان جوولەکە بوون خۆسەکی فەقیر چی بکە سەگ نە فکری جوولەکەی یەنە فکری جودەیزم یەنە هیچ فکرێکی بەڵام تەنانەت سەگەکانیشان ئەکوشت لە پێناوی ئایدۆلۆژیایەکە نەک تەنانەت لە پێناوی سیفەتێکی ترا ئەوی ترویستن و دکتۆر نەویستن چۆنە بێ بە ئەخلاق ئەزانین چۆنە بێ بە ئەخلاق بۆ من کاچم هاوکاری ئافرەتێکەکەم خۆنەویستیانە بیر لەوە ناکەمەوە کە چەند سوودی خۆمی تیا بیر لەوە ناکەمەوە کە چ سوودێک بە منەگەیەنێ ئایا ئەو ئافرەتەکە ڕزگاریکەم پارەمەیارێت سوودێکی بۆ من تێ بیر لەوانە هیچ ناکەمەوە بەس ئەچم یارمەتیم چکە وا هەستەکەم ئەرچێکی ئەخلاقیم لەسەر کە تەنانەت فەلسەفەی سەمهارس و تەنانەت فەلسەفەی جۆردن پیترسن لە ڕوانگەی ئەخلاقەوە لەسەر بنەمای moral responsibility بەرپرسیارەتی ئەخلاقی دامەزراوە سەرچاوەی ئەخلاق چییە ئایا ئەخلاق ئەزەلیە یان نا من باسی ئەوم کرد ئەخلاق بێگومان ئۆبژێکتیڤە بەڵام حەقیقەتێکی زانستیانە و سایکۆلۆژیانە و سروشتیانەی لە دواوەیە نەک حەقیقەتێکی مێتافیزیکیانە کاتە من خودی خۆم وا بیرەکەمەوە مێتا ئێتیکی ئەخلاق لەسەر ئەساسی بایۆلۆژیا هەڵەیەنجم ئەساسی بوون جینە مانەوەی جینە من کردە ڕفتارێکی مرۆڤ هەموو بوونەوەرێک دەنەخشێنێت ئەمش لە زۆر جوانەوەت سیڤەر تەنانەت من پێرێ بوو ئەگەر هەڵە نەبم جۆن لە پۆدکاستێکی جۆن ڕۆگن ئەگەر لەگەڵ مایکل شەرمەر جۆرناڵیستێکی زانستیە ئەو بازەوەکە ئەو کۆشەسوینی کە هەمانە تەنها بەرجێکە یعنی تەنها هەمووی وەهمێکە هەمانە
بۆ ئەوەی بتوانین جینەکانمان بگوازینەوە. بەواتاک لە واتاکان ئێمە تا ئەگەر هات و جۆرەکەی تۆ قڕمە بێت تۆ نەمری، یعنی ئێستا جینی لە منە ئەو جینی کە ئێستا لە منا هەیە 4.5 ساڵ هەیە، یعنی من شەجەرەی عایلەکەم شەجەرەی عایلەی هەمومان بگەڕێنە دوای ینی لە مرۆڤیش بڕۆینە دەرەوە بڕۆینە سەر هۆمۆکانی تر و دواتر بڕۆینەوە سەر چوزانە میوکاریۆت و پرۆکاریۆتە تا دوایی تۆ ئەو زنجیرەیە تۆ 4 ینی ئەو هێرتجێ کە هەتە 4.5 بلیۆن ساڵ تەمەنێتی، کەواتە ئەو جینانە هەر خوانێڵنەوە ئەو هەستی کە تۆیگی لە هەموو لایەنەکانەوە تەنها بۆ ئەوەیە کە جینەکانە بگوازینەوە، ینی هەموو ئەو شتانەی کە ئیکەی هەموو ئەو شتانەی کە ئیکەی لە ژیانتا بۆ ئەوەیە کە بتوانین جینەکانە بگوازیتەوە. باشە ئەم سیفەتە ئالتوریستیە تەنها ڕاندێکی بایۆلۆژیە، بە تەنها نەخێر تەنها ڕاندێکی ئەتوانین لێشی بینەوە لە ڕوانگەی بایۆلۆژیەوە. بێگومان ڕوانگەیەکی بایۆلۆژی و ڕوانگەیەکی سایکۆلۆژی هەیە و تەنها ڕوانگەیەکی سۆسیۆلۆژیشیە ناڵم دووکەین باسیەکە، بەڵام تەنها بابەتەکە پێویست نییە بە بایۆلۆژیەوە، ینی بۆ من یارمەتی کەسێک بۆ سیفەتێکی ئالتوریستیانە، ینی مەرج نییە، تەنها دەستەواژەیەکی زانستی نییە. پاراستنی جینەکان بۆچی ئەخلاقیە؟ کە وەڵامەکەت بڵێ باشە ئامانجی ژیان چیە؟ گریمان 1 ملیۆن ساڵی تر ژیان بەردەوام بێت پاشان چی؟ زەیکی تۆ ئەچی لەسەر دوو بابەتی جیان. پاراستنی جینەکان بۆچی ئەخلاقیە؟ من نەموتە پاراستنی جینەکان ئەخلاقیە، بەڵام فکری ئەخلاق کە پەرەی سەنووە ئەوێ وامان لێ بکات کە ینی هەموو ئەو شانەیەکێکی لە پێناوی جینەکانمان گوازینەوە. یعنی ئێمە نامانەوێت بۆ نمونە کۆمەڵێک بەهای ئەخلاقی کۆمەڵێک یاسادانین بۆی کۆمەڵگاکەمان کاول نەبێت. مەبەستت چیە؟ لە ڕوانگەیەکی بایۆلۆژیەوە من پێدەڵم، لە ڕوانگەیەکی بایۆلۆژیە تو ئەتەوێت جینەکانت بگوازیتەوە. من نەموتو هەموو ئەو یاسانەیە ئێستا یاساکەماندانەوە کەسێک بکوژێ فڵان یاساین بۆ کۆمەڵێک هۆکارماندانەوە کە لەم کتێبەیە زۆر بە جوانی یوڤال نۆها هەراری ڕوونی کاتەوە کە مەبەستمانەوە چێ کە ئەو بە ئیماجن ئۆردەر باسیەکە ئێمە وا بیری لێکەینەوە، بەڵام ئەگەر بڕۆین ئەو دیوی ئەو فکرانەوە لە ڕوانگەیەکی زانستیانەوە سێری بکەین سایکۆلۆژیانە نەک لە ڕوانگەیەکی ئەوەی کە من بڵم نامێت کەسێکی تر کوژم بۆ نامێن بڕۆمە جەهەنەم یان نامێت کەسێکی تر کوژم نەوەکو بکوژرێمەوە، ئەوانە خەلایەک لایەنە بایۆلۆژیەکەی پێ دەڵێ کە تۆ دەوێت جینەکان بگوازیتەوە بالفعل وایە، ینی تۆ ناتوێت کۆمەڵایەتەکە کاول بێ بۆیە بتوانی هاوسەرگیری بکەی و لە دوایە بتوانانی خێزانێکی دروست تەندروست بەرهەم بێنی بۆی بتوانین لە ڕێگەی خێزان دروستەکەەوە، ینی بەدەست منیە بایۆلۆژیاوە من نەوت کەڵامەکەت بەڵێ باش ئامانجی ژیان چیە؟ سەبارەت بە ئامانجی ژیان ئەزانین چۆنە؟ لێرە ئەگەر باسی ئەوکەم بەڕاستی ئەڕۆینە سینێکی زۆر دوور، من لە داهاتوە کتێبێک دەنووسم بە ناوی پارچە میکانۆکانی مانە، لەوێت تیۆرێکی خۆمە خەمەڕوو کە واتە بە هیچ شەوەیەک بوونی نییە لە دنیا، ئەوەی کە بوونی هەیە بریتە لە سیمیۆت، کۆمەڵێک سیمیۆتمانەیە کە پێکەوەیان ئەنین وەکو میکانۆ، اینجا ئەو کاتە مانای لێتە بوون، ئەگینا خودی ژیان خودی گردوون مانای تیانی خاڵیە لەمانە. من کەسێکی بەڕاستی پوچگەرە، من بڕۆم بە ئەفسەردزمەیە بۆیە من نازانم تۆ بڕۆ بە قوتابخانەیەکی ئەخلاقیە، بەڵام کێشەکە ئەوەیە ئامانجی ژیان چیە؟ ئەگەر لە ڕوانگەیەکی بایۆلۆژیەوە لە ڕوانگەیەکی بایۆلۆژی ئیڤۆلوشنانەوە سێریکەی ئامانجی ژیان بریتە لەوەی کەوە چەخێتەوە. بەڵام ئەوەیە من بڕۆم بۆ نییە کە ژیان واتایکی بۆ ماوەی کە ئەوەی لە فەلسەفە پێوترێت ئینهێرەتن مینینگ بوونی نییە، بەڵام خۆت ئەتوانی واتایەک دروستکەی. چۆن ئەتوانی واتە دروستکەی؟ من خودی خۆم تیۆرێکمەیە کە لەو کتێبەمە باسیەکەم لە داهاتووە ئەگەر دوای 20 ساڵی تر چاپم کرد ئەگەر فکرەشمان نەگۆڕە تا 20 ساڵی تر گریمان 1 ملیۆن ساڵی تر ژیان بەردەوام بێت پاشان چی؟ ئاخر ئەوەیە من بۆیە ئەڵەم ژیان پوچە، ینی ئەو شتانە هەمووی لە پێناوی هیچ، لە هیچەوە ئەگەڕێتەوە بۆ هیچ. بەبڕۆی من ئەگەر تۆ ئەو وتارم خوێنیتەوە خۆکوشتن دیدێکی فەلسەفی لەوەی ئەوەم ڕوون کردوتەوە، ئەگەر ئەو وتارم خوێنیتەوە بەڕێ من وەڵامێکە دەستەکەیە. هەرچەنە فەیسبووکەکەم سوتا، بەڵام لە پیجەکەم ئەماوە بم زۆنە جارێکتە بڵاویەکەمەوە. کەواتە لێرەدا ئازاری چمانایشی نییە کە جینەکانی من خودی ناچاری بکەم، نا جینەکان سەریگە جینەکان بزەبت ناچارە ناگەن بۆ خۆکوژی. تۆ لێرە تۆ چی لەسەر بابەتێکی تر، تۆ چی لەسەر بابەتی فریوڵ دەربارەی بابەتی فریوڵ کات دیار بابەتێکی زۆر دوور درێژە من کاتم نەبوو، ئەگەرنا لە هەرچەنە نەمخستە ناو یعنی کە هەیکەلی بابەتەکەم حازر کرد نەمخستە ناو بەرنامەکەمەوە، تەنانەت من دیدگایشترمەیە بۆ ویستی ئازاد بەڕای من پەرەی سەنەوە. ئەوەش بابەتێکی تر توانین بە قوڵی لێ بزوێن، بەڵام ببوورە ناتوان لێرە وەڵامە بمەوە، چونکە بابەتێکی دوور و درێژە وە گرنگ نییە تۆ ئازاد نەبی، گرنگ نییە کارێک باش بێت یان باش نەبێت، یعنی
ویستی ئازاد دێترمنستیانە بێت کۆمپاتبڵستیانە بێت لیبراڵستیانە بێت یاخود پری دیترمنستیانە بێت یان فەیتەڵزمە هەر کام ڕێبازەی فریول وەرەگری هەمووی خەرە لایەکەوە بەڵام سەری من لێ بکەیتەوە ئەو کردارە خۆویستیانە بێ خۆنەویستیانە نەبێت کارێکی خراپە وڵبینی منت تێکە کەواتە فریول پرسیارێکە لەم کۆنتێکستی ئێمە پەیوەندی نییە بەواقعەوان ئایا ئەخلاق فیترەتە یان نە ئەخلاق فیترەتە هیچ گومان لەوایە نییە کە ئەخلاق ناوە چییە هەروەکو باسم کرد من حەزمە کرد باسی کۆهڵبێرگم کردا چکە کۆهڵبێرگ جێگە لەو سلمانانەی کە ئەخلاق ناوە چی ئەخلاق گەشاکە بە جۆرەی تەمەنمان و دواتر ئەوەی تر ناوی چی بوو یا کۆمەڵێک تاقیکردنەوەی بە سایکۆلۆژی دیڤید ناوی چی وە پیا پۆڵ بلوم کە سایکۆلۆژیستێکی بەناوبانگە لە زانکۆی یێڵ لێکچەرێکی بیست ڤیدیۆیە کۆمەڵێک تاقیکردنەوەی ئەوم دانا بکە بە سەرچاوە بۆتان دانێم ئەتوانی بڕۆی لێ بخوێنیتەوە بۆتە سلمێنێک کە ئەخلاق فیترەتن پێم نەوتی کە منەڵ لە 3 مانگی 6 مانگی 12 مانگی یعنی هەستیش ئەخلاقیانەی هەیە ئەخلاق لە دیدی من ڕێکەوتنە لە ناوان چەند کەسێکە ئەو تۆ گەیشتوویتە تا ئاستی پێنجەمی کۆهڵبێرگ ئەوانەی کە ئەخلاق بەیندانن ئەگەنە ئاستێک ئێستا من خودی خۆم بڕۆم بە سۆشەڵ کۆنتراکتزمێ کە ئەخلاق بریتێ لە ڕێکەوتن بەڵام کامە ڕێکەوتن ئەوانەی کە لەلایەنی پێچکەوتم پێم وتن لە کۆتاییەکە ئارگومنتەکەم قسەڕوتم هەم ئۆبژێکتیڤە هەم سەبژێکتیڤە لایەنە سەبژێکتیڤەکەی سۆشەڵ کۆنتراکتە بێ هیچ گومانێ کاگە ڤیدار سێریم ڤیدیۆ بکە سیمولیشنێک زۆر ڕاستە هەموو کۆمنتەکەم نەخوێنم بۆ نمونە لە سەربازیدا پشتنی بەرامبەر ئەخلاقی نیشتیمانپەروەری و شکاندنی دوژمنە لە ژیانی ڕۆژانەدا نەخێر نە ئەخلاقیە تۆ ڕۆحێک لەناو دەبێت ئەمە بابەتێکی ترە پەیوەندی بە کۆنتێکستەکەەوە هەیە پەیوەندی بە کۆنتێکستی خۆیەوە هەیە دیسان پێم وتی ئەمە پەیوەندی بە کۆنتێکستی خۆیەوە یعنی ئەمە بین لە ڕوانگەی جەنگەوە لە ڕوانگەی ئیکۆنۆمی و سایکۆلۆژی هەموو ئەمە بۆ وێڵبینگەکەی هینێک بکەین بزانین هۆکار چێت تا دوایی ئەم تۆ نادەین بڵێ هەموو کوشتنیشی نیشتیمانپەروەریانە شانازیە هەموو کوشتێکی نیشتیمانپەروەریانە ئەخلاقیە بەڵام هەرچی کوشتێکی تر هەیە نائەخلاقیە و بەڕای من دروست نییە چکە ئەو کێشەیە لە کتێبێکی ترەیە ئەو کێشەیە لە هینا پشتوانە بێت لە ئەبۆرشنە یعنی مناڵ لەباربردن مناڵ لەباربردن ئەخلاقیە نا بابەتێکە پەیوەندی بە ئێتیکسەوە یعنی پەیوەندی بە ئەپلاید ئێتیکسەوە پەیوەندی بەوە هەیە پەیوەندی بە ئەخلاقیاتی تەطبیقیەوە هەیە کە بابەتەکەی من نییە باسیەکەین بەڵام ئەخلاقیاتی تەطبیقی لێرە ئەم کتێبە باس لە جینا دەگات چەندە زۆر باس لە ئەخلاق ناکات جگە لەوەی کە بەشێکی تری ئەخلاق و جینا هەیە کە پێکەوە بەسترێنەوە چەند دیراسەیەکی کە دیسان من نەمخسەنەوە پێکەری باسکردنەکەی ئەم شەومان چ کاتمان کەمە بەڵام لەم کتێبەیە باسی کۆمەڵێک کێشەی ئەخلاقیەکە کە پەیوەندی بە جینەکانەوەی ئەوە بابەتێکی ترە لە ئەخلاقە خودی وەڵبینگ لە ئازادیدا بەدیدێت لەوانەیە من ئەگەر سیری من لە فەلسەفەی خۆم بڕوانم دەربارەی فریوڵ بڕۆم وایە کە ویستی ئازاد بوونی هەیە یعنی من خودی خۆم بڕۆم وایە لە گردونێکی دیتەرمەنیستیانەیە ویستی ئازاد بوونی هەیە و بە بڕای من تەنانەت ویستی ئازاد من بڕۆم بە تێزەکەی مارتن هایزنبێرگ هەیە کە عالمێکی جیناتە کوڕی ڤێرنەر هایزنبێرگی شەوەی کە پرنسپڵی نادڵنیایی لە فیزیادانەوە ئەویش لای وایە کە ئەخلاق گەشاکە تەنانەت ئەڵێت اینجا ئەو پێنا من تەنانەت دەستاژەکە مارتن هایزنبێرگ گۆڕیوەتی من دەستاژەکەی بەکارێنم تەنانەت فریوڵ بۆیە ئێڵم چکە منمان بە فریوڵ تێگەین بەڵام ئەو فریدم ئۆف بیهیڤێر بەکارێنێ یعنی ئازادی لە کردار کە تەواو فکری فریوڵ ئەگۆڕێت کورە جینەکان بە شەقەکەنەوەجا خۆە زانست زیاتر پشگیری ئازاد نەبوونی مرۆڤەکات سیڤەر لەوەیە هاوڕانیم چکە ئەو تاقیکردنەوەی کە تا ساکراون هەرچۆنە بابەتەکەمان ئەمڕۆ ئەوە نییە بەڵام تەنانەت ئەو تاقیکردنەوەی بۆ منە سامهارێسەوەی کە باسیەکە لە کتێبی فریوڵا بۆ منە باز لە تاقیکردنەوەکەی لیبێتەکە ئەو تاقیکردنەوە زۆر لێکدانەوەی جیاوازە دەگرێت یعنی ئەوە نییە کە مرۆڤ ئازاد نەبێت و ئەو تاقیکردنەوەانە ئەگەر تاقیکردنەوەی شترێ لە تاقیکردنەوەکەی لیبێتە چێ 160 یان 150 سەرکەوتوو بۆ لەوەی کە بۆ مام سەرمێنەکە ئەخلاق دیتەرمەنیستیانێک ببوورە هین دیتەرمەنیستیانە فریوڵ کەواتە یعنی ئەو پرسە زۆر قوڵترە وەک لەوەی بڵی زانست زۆر پشگیری دیتەرمەنیستەکە یعنی من لەگەڵەوەی هاوڕانیم سوپاسەکەم کاک دیار
چی بۆ تێکچووکار دوو کەسی هاوتەمەن یەکێکیان کەسێکی سادە بێت و توانای وەچەخستنەوەی هەبێت یەکێکیان توانای وەچەخستنەوەی نەبێت بەڵام بیرم بێت کاتێک ناچار بین یەک کەس ڕزگار بکەین ببێتە ڕوانی تۆ کامیان ڕزگارەکەی دیسان ئەمە دایلەمایە کە پەیوەندی بە بابەتەکەمانەوە نییە چوە ئەگەر سێریکی من بۆ سێگە لێرە شتێکی ترمانێ تەنانەت من ئەتوانم کەسەکەی تر ڕزگارکەمە مەخلاقی بێت بەڵام دیسان پێویست تۆ شیکاریەکی ئەناڵسیانەی بۆ بکەی یعنی تۆ من بابەتەکەمان ئێمە باز لە مەتا ئێفیکسەوانە ئەکەین تۆ ئەمانینی بۆ ئەپلاید ئێفیکس ئێمە لێرە باز لە ئەپلاید ئێفیکس ناکەین ئەمە بابەتێکی ئەپلاید ئێفیکسە بەڵام تۆ لە منە پرسی من کامیان ڕزگارەکەم ئەگەر من بکەومە دایلێمایەکی واوە بۆ من وێڵبینگ ئەکرێتە سەر زۆر ئەگەر کەسەکە نەشتوانێت وەچە بخاتەوە بەڵام ئەگەر زانایەک بێ من بتوانم بۆ نمونە لە زانستێکا سوودی لێوەربگرم لەوانەیە کەسێک تر ڕزگارکەم لەبەرەوەی سوودی ئەبێ بۆ وڵبینی هەموو کۆمەڵەکە وەک لەوەی کەسێک وەچەیەکە بۆ خاتەوە لە وەچێ لە داهاتوە بێتە بکوش بەڵام ئەم کەسە ڕزگارەکەی نەزۆکە ناتوانم ناو بخاتەوە بەڵام ئەتوانێت معریفە بخاتەوە تۆ ئەبێ لە یعنی لە وێڵبینگە ئەبێت تێبینی ئەم شتانە بکەی خۆ تۆ بەس مەسەلەکە بەس بۆ شەخصنەوە نییە یعنی مەسەلەکە بەزەوە نییە تۆ بۆچە بخەیتەوە دەست خۆشکاکسی بەرژیان تەماشایەکەمەوە بۆ من نیە کۆمنتە لە خواڵەسیار هاوسوزی لەلایەن ئادەم سمیت بە وردی باسکرا لە کتێبی عەواطف الئەخلاقی من نازانم کتێبم نەخوێنەوە ئەگەر ڕوونکردنەوە لەوە زیاتر بیت یعنی فکرەکەت چییە ئەگەر تێزەکەم بیتە کاک سەرکەوتجیان هەڵڵێن ڕای خۆمیان بە پێی سەرچاوە ڕای خۆمی لەسەر بم دەمارەخانەی ئاوێنەیی ئەمانە لە مێشکی مرۆڤدا زۆرترین ژمارەیان هەیە ئەمانەشە هەست کۆمەڵێک هەست لە مرۆڤ دروستە هەرچەندە هەموو هەستەکان ئەخلاقی نین یعنی ئەوە لێمان تێک نەچێت بەشێکی ئەخلاقیە زانەکان هێشتا دیبێتی لەسەرەکەن بەڵام ئەمە گومان لەوایان یەکە هەستی هاوسۆزبوون هەستی ئەخلاقیانە دروستەکە برانە ڕۆ زۆر وەڵامی بینەوە ئەمە ڕافێکی بایۆلۆژیانەیە بۆ ئەخلاق ئەگەر ناڕزگارکردنی بەرازێک لەنێو قوڕدا چ پەیوەندیش بە پاراستنی جۆرەوەیە ئایا ئەمە بۆ نێشتنی دۆخێکی دەرونی نییە ئەوەی کە من ببینینی ئەم بەرازە لەنێو قوڕدا قەلق دەبوو نیگەرانمە دیسان ئەوە دیسان جگەلەوەی سایکۆلۆژی پەیوەندیەکی هینیە چکە تەنانەت بەرازەکەش جینی تۆی تایە کاک شاڵاو بە جۆرەی بایۆلۆژیا بە جۆرەی جەنەتیکس تەنانەت بەرازەکەش جینی تۆی تایە ئەو سیفەتە ئاڵتوریستیانە یعنی ئەگەر تۆ سیفەتی ئاڵتوریستی بخێنیتەوە بابەتێکی یەکجار زۆری لەسەر منەوەی کە باسم کرد بابەتێکی بچووکە یعنی تەنها هینەکەی تایتانیکە بینیوە تەنها شاخە بچووکەکە دیارەوەڵام خوارەوە شاخێکی زۆر گەورەتر لە ژێراوەکەیە هەیە بابەتی ئاڵتوریسمی ژوایە چونکە ئاڵتوریزم تاقیکردنەوە هەیە لەسەر مشکەکان لەسەر فیلەکان تەنانەت مارک ڕۆڵەند ئەگەر هەڵەنەبم کتێبێکە وابزانم تازاتۆ ناوەچە کتێبەکە نەخوێنەوە بەڵام سیمینارێکی مارک ڕۆڵەندم بینیوە can animals be moral ئایا ئاژەڵەکان ئەتوانن مۆڕڵ بن تەنانەت پیشانی ئەیات ئاژەڵێک یارمەتی ئاژەڵێکی تر هەیە کە لە جنسی خۆی نیە ئێستا بۆن منەڵێک ئەکەوێتە ناو قەفەزی غۆریلایەکەەوە غۆریلاکە ئەڕوا لێ ئەکۆڵێتەوە بزانە منەڵەکە چی لێ هاتووە کە بەربووەتەوە کەواتە سیفەتی ئاڵتوریستی بەن نییە بەنابەت بە جۆرەکەی خۆمەوە بەس خۆم ڕزگارکەم یعنی تەنانەت تۆ کاتێک سەگێک ڕزگار ئەەکەیت ئەو سەگە جینی تایە یعنی تۆ لە جینەکەی هاوبەشی لەگەڵ سەگەکەشە ڕاستە تۆ جینی زیاتر دابەشەکەی لەگەڵ منە وەک لەوەی لەگەڵ سەگێک یان بەرازێک لە ناو قوڕەکە بەڵام دیسان بەبێ هیچ شتێک ئەویش جینی تۆی تایە بۆیە تەنانەت کۆمەڵێک لێکۆڵینەوە لە ئاژەڵەکانیشە نەک تەنانەت لە مناڵیشە بۆ نمونە لە مناڵە تۆ کە دوو بووکەڵە پیشان بێی بووکەڵێکیان عەزێتێکی بووکەڵەکەی تریان با مناڵەکە ناچێت بۆ ئەم بووکەڵە نەچێت بۆ خۆ دووشتە بێجانیشن بەڵام مناڵەکە هەستیە جوڵە کاتە سیفەتی ئاڵتوریزمیانە من حەز ناکەم بەس بۆ بیبەستینەوە بەستەنها لە ناو کۆمەڵەکەی خۆمانە ئەوەی کە باسم کرد لەوەی هەڵە بوو کە باسی ئاڵتوریستیک کە باسی و بابەتە سۆسیۆلۆژیام کرد کە خۆکوشتن بۆنەتەوە نازانم چی بەڵام دیسان یعنی من حەز ناکەم ئاڵتوریزم نابێت لەوە کورتکەینەوە بەستەنها ئەوەیە من یارمەتی هیم بم یعنی بەس یارمەتی هینەکەی خۆم بم هەستم نەجۆڵێ بۆ ئاژەڵێکی تر یعنی زۆربەمان تەنانەت کە ڕوون نامانەوێت پێ لە مێرولەیەک بنین ئێمە سیفەتی ئاڵتوریستیانێ و ئەمانەش هەمووی حەقیقەتێکی بایۆلۆژیانێ ینی قەیناکە تۆ لەوچە ڕاستەخۆ نەبینی پەیوەندی بە بایۆلۆژیەوە نەبێ بەڵام کاتێک ئەچیتە ناو شیکارێکی قوڵەوە پەیوەندی بە بایۆلۆژیەوە هەیە هیومانیزم یان ئیپینیزم ئەشتوانێ ئەکرێ ببێتە لێسەنەوەی ئازادی لە تاک ئێمە باسی هیومانیزم ناکەین هیومانیزم فکرێکی جیاوازە یعنی هیومانیزم
قەیناکە هیومانیزم بابەتێکی فەلسفەیەکی تا ڕا هەرچەندە فەلسفەیەکی بزڵت فەلسفەیەکی ئەخلاقی نییە واتای زۆر هەڵەگرێ هیومانیزم بەڵام هیومانیزم من باسی هیومانیزم ناکەین ئێمە باس لە زانستی ئەخلاقەکەین باس لە مێتا ئەتیکسەکەین و لە ئیوتیلیتاریانیزم نۆرمەتیڤ ئەتیکس باس لەوە ناکەین باس لە بابەتی فەلسفەی هیومانیزم ستانسێکی مرۆڤە ستانسێکە پزیشنێکی منە پلێشی منە کە من هەستم وایە بەرامبەر بەوەی کە ئەخلاق لەوێ واوێ بوون منە مرۆڤایەتی و نازانمە بەڵام تەنانەت بە هیومانیزمیشەوە سیفەتی ئاڵتۆریستیانە هەیە بۆ ئاژەڵەکان بێگومان کاک دیار بەشێک لە ئیڤۆلوشنی سایکۆلۆژیەوەی کە کاک شاڵا باسی کرد پێشەنجان لە دەقەکەم وەرگر پێشوزام کات چەنە من ینی زۆر قسەم کردووە لەوانەیە 10 دقەیتر ئەگەر هەر کۆمنتێکم نەخوێنەوە داوای لەبوردنەکەم ئەتوانن بەنامە بۆم بنێرن یان کە ئەو بسپێنێک ئەو پۆستاکرێت دەربارەی سەرچاوەکان ئەو پرسیارانەی کە هاتم بۆ ئەتوانن لێ بینووسن بە پێی توانای خۆم خۆمن کاگە عالم نیم خۆمە لە نشتاینی بەس بە پێی توانای خۆم بە پێی سەرچاوەکانم یان ئەوانەی کە بڕوان پێدی پەزلام پەسەندن هەوڵێم وەڵامیان بەمەوە بۆیە 5 دقەیتر 10 دقەیتر پرسیارەکانە خوێنەوە بەڵام دڵنیام کە من پێ تەواو ناکرێت بۆیە ئەتوانن بەیانی بۆ 16 وەڵام ئەمەوە یعنی زۆرم پێ ناخۆشە کاتی مامۆستاکانی تر کە سری وانەکانم کرام و 1 ساعت 10 دقە هەتا دوایی گرتویانە من بێم لەوان زیاتر بگرم بەڕاستی پێم شەرمە بۆیە بێت ئەبێ بمبورن یعنی داوای لەبوردنەکەم ئێستا بۆم دەکەوت چەند هەڵە لە چەمکی ئەخلاق تێگەیشتم نانی خان تۆ لە چەمکی هەڵە بڕوا ناکەم هەڵە تێگەیشت بیت بەڵام ئەوەیە بەو شێوازە لێمان نەڕوانیوە یعنی لەبەرەوەی بەڕای من تەنانەت سەمارەسیش لە 5-6 وتێری ئەم کێشەی کە دیڤید هیوم ناوێتەوە ئەم جیاکاری نێوان فاکت و بەها ئەم جیاکاری نێوان ئز و ئۆت وایە و دەبێت کێشەیەکی زۆری زانستی دروست کردو عنی لە سەدەی ڕۆشنگەریەوە هەژدەیەمەوە تاوەکو هێستا بەمەوە خەریکین کێشەیەکی ناپێویستی دروست کردووە بۆمان یعنی ئێستاش لەوە ئەبین زانست بۆ هەیە قسەگان قسەنەکە لە کاتێکە ئەگەر قبوڵ ئەومان کردە زانست ئەتوانێت قسە بکە ئێستا زۆر پێشکەوتنمان بەدەستێنا بوو لە بواری ئەخلاقیە بۆیە زۆر جار کێشەکە ئەوە نییە کێمە هەڵە کێشەکە ئەوەیە کە تێگەی ینی لێک ڕوانگەوە سێمان کردو خۆ تێگەیشتانی کەمانە بۆ نمونە ئەخلاقناسی یان تێگەیشتنی ئاینەکان تێگەیشتنی هەڵە نین بەتەواوەتی هەڵە نین تێگەیشتنی زانستیش بەتەواوەتی ڕاز نییە بەڵام ئەوەیە ئەو کۆمەڵە کێشەی کە لە مێتا ئەتیکسە هەمان بووە لە ڕوانگەی ئۆبژێکتیڤ و سەبژێکتیڤ و ئۆبژێکتیڤیزم و سەبژێکتیڤیزم و ئۆت پرۆبلم و ناتورالیستیک پرۆبلم و مۆڕالیستیک پرۆبلم ئەم کێشانەی بۆ دروستکردن نەیەشتوت پێشکەوی کاک شاڵاو گیان ئەپرسێت نیچە لە کتێبی ئەو دیوی خێر و شەڕدا دەڵێت هیچ دیاردەیەکی ئەخلاقی بوونی نییە بەڵکو ئەوەی هەیە ڕاوی ئەخلاقیانەیە بۆ دیاردەکان کامە ژانەوە بارەیەوە چی ئەوەی ئەزانی چێ من هاوڕام و هاوڕانین پێش هەموو شتێک کە ئەڵم کاڵە دیاردەی ئەخلاقی بوونی نییە بۆ من دیاردەی ئەخلاقی کاتێک بچکە دیاردەی ئەخلاقی لای من دیاردەیەکی سروشتیەوە بۆ دیاردەیەکی سروشتی در وەکو گراڤیتی وەکو کێشکردن بەڵام کاتێک بوونی نابێت کاتێک کۆنشسنسی من بوونی نابێت چکە بەشێکە لە کۆنشسن بەشێکە لە هۆشی من بۆیە خۆشی من بوونی هەبێ ئەخلاق بوونی هەبێ چونکە خۆشی من وام لێکا کردار بە ئەنجام گێنمەوە لە دەرەنجامی و کردارەیە کۆمەڵێک شت ڕوئەیە بۆیە من بۆ شازە لەگەڵ قسەیان ئەخلاق بوونی نەبێ ئەگەر هۆش بوونی نەبێ ڕاوی ئەخلاقیانە هەیە بۆ دیاردەکان نەک ئەوەی خودی نەخێ من لەگەڵەوەی هاوڕانیم ڕاوی ئەخلاقیانە هەیە لە دیسکۆرسی کاتێک ئەمە بابەتە کلتوریەکەیەتی کە خۆمان سەبژێکتیڤیانە ئێستا بۆ نمونە ئەگەر من نمونەیە گەیانمەوە بۆ نمونە دەربڕینە یاساییەکان جیازنە دەبڕینە ئەخلاقەکان زۆر بۆمان نواتی گەیشتون کە ئەوەی یاسایی بێ ئەخلاقیە بەڵام وان نییە بۆ نمونە یاساکان بۆ ئەوە کراون کە ژیانمان ئاسانکەن بۆ نمونە ئەمە هیچ پرسێکی ئەخلاقی نییە من بۆ من لە بەڕێتانیا خەڵک لەلا دەستە ڕاست لێخوڕێ لە کوردستانە خەڵک بەدەستە چەم لێخوڕێ خۆ تۆ نەدۆنی بڵێ ئەوەی کە لە بە بچونکە یاسای کوردستان ئەڵێ بێت لە دەستە چەم لێخوڕی کەواتە هەرچی سایق هەرچی شۆفێری تاکسی و شۆفێری بەڕێدانی ئایا هەرەمویان بێخلاقن ئەمە دروست نییە کە کەواتەی یاسا بۆ ئەوەیە کە ژیانمان ئاسان بکە نەک دەربڕینی ئەخلاقی نین بەڵام یاساکان لە ئەخلاقیەکانەوە ڕاوە هەڵەیەنن بۆ ئەوەی یاساکانی پێ دروستکەین بۆ ئەوەی کۆمەڵێک فکری ئەخلاقی ئیمکەنەوە وە شتێکی تر بە گوێرەی زانستی ئەخلاق بە تایبەتی بە گوێرەی کتێبی The Moral Landscape کە لە سەرچاوەکانە داینم کە کتێبی سەمارسە تەنها یەک وەڵامبوونی نییە بۆ ئەخلاق
یعنی بە یەک ڕێگە تۆ ناتوانانی بەس یەک ڕێگەبوونی نییە وەڵ بۆ لەمان پرسیارێکمانێ ئەو پرسیارە یەک وەڵام ناتوانێت بەس یەک وەڵام بە تاکە وەڵامێک وەڵبینگ بەرز بکەیتەوە لەوانەیە کۆمەڵک وەڵامێک هەبن بتوانین وەڵبینگمان بەرزکەنەوە کەواتە هەم ڕاوەیە هەم لە هەمان کاتیشا ڕاوەن نییە بۆ نمونە تۆ کەسێک بکوژی بەبێ هیچ مەبەستێک و بەبێ هیچ بەرگریە کۆتا دوایی خودی خۆت لەناو خۆتە هەستێکی سایکۆلۆژی زۆر ناخۆش کە لە دەرەنجامی پەرسەندنەوەی بۆ دروستە بێت کەواتە ئەمە ئۆبژێکتیڤیانە هەڵەیە کەسە کوژی دەبێ مەبەست باشە کەواتە ئەمە ڕاوەی بۆ نییە هیچ پێویست بە هیچ پێویست ناکە ڕاوە بێنیتەوە خۆ هەستی پێگەی کۆنشسنس عەزاب هەیە باشە کەواتە ئەمە هیچ ڕاوەیەکی پێویست نییە خودی خۆی سێلف ئێڤیدنتە خودی خۆی سێلف ئێکسپلانەتۆریە بە ئینگلیزی سێلف ئێکسپلانەتۆریە خودشیکاری خود لێکدانەوەیە خۆی لێکدانەوە بۆ خۆیەکە پێویست ناکە خودی خۆت لە دەرەوەی خۆت ڕاوێ بکەیت یان کەسێک لە دەرەوەی تۆ ئەتوانی ڕاوێ بکەیت بەڵام دیسان ئەماکەویتە بارودۆخێکی تر کە لێرە یوڤال نۆها هەراری لە ئیماجند ئۆردەرز بۆمان ڕوونەکاتەوە وەڵی هەوڵمەیە بەردەوام بەسی بەرگیان خۆ من تابانی دانانیژم قسە بکەم بارحاڵ من کۆتایی بە لایڤەکەیێنم ئەو پرسیارانی کە ماوە ئاکات سەرکەوتژیان باسە کردو ئێ وەڵا ئەگەر باسە کردبێ من پێویست ناکەوازیرم زۆر سوپاس جەماعەت کۆهەڵبێرگەکە ئەوەی کە کۆهەڵبێرگەکە من باسم نەکرد کاک سەرکەوت دەڵێ من باسم کردووە لە دایلێمای ئەخلاقی بۆیە بڕۆن جۆ لە کاک سەرکەوت بگرن زۆر سوپاسێکم کە ئەوی لەسەر شانی من کەم کردەوە لە دایلێمای ئەخلاقی کۆهەڵبێرگ ئەیسەلمێنێ کە چۆن ئەخلاق لە مناڵە گەشاکە کە ئەویش دیسان لێرە من حەت بۆی حەزمە کرد باسیکەم چونکە ئەو دایلێمای ئەو بۆیە یعنی لە یەکەمە پێم وتم شتێ بخەنە مێشکەن چکە دوایی باسیەکەمەوە بەزی در مەجالنەوە ئەوەیە کە کاتێک کە بڕیاریشی ئەخلاقی کاتێک کە بڕیاریشی عەقڵیانی ئیکۆنۆمیشانەی هەمان ناوچە لە مێشکتا ئەجوڵێنێ کە بریتێ لە DLPFC دیسۆلاترال پریفرۆنتال کۆرتێکس لە مێشکتا ئەجوڵێنێ کە ناوچەیەکە لێرە کە لە پریفرۆنتال کۆرتێکسە کە بەرپرسیارە لە دیسیژن میکینگ لە بڕیاردانە بۆیە ئەگەر بڕیاری ئەخلاقی بیت ئێرە و ئەکتیڤە بێت چالاکە بێ ئەگەر بڕیاری ئیکۆنۆمی و ئەقلانیش بێت دیسان ئێرە و چالاکە بێت دوای ئەوە مەنگەڕێنێتەوە بە چاڕزداوێنیش کە ئیڤۆلوشنی ئەخلاقی بەسەدە بە ئیڤۆلوشنی زیرەشی کەواتە تۆ پێویستە بە کۆمەڵێک چکە تەنانەت دیسیژن میکینگ کە لە پریفرۆنتال کۆرتێکسە بەرهەمیەت ئەوەش یعنی سیفەرێکی سایکۆلۆژیە دیسیژن میکینگ و پرۆبلم سۆڵڤینگ یعنی دیسان بابەتێکی زۆر سایکۆلۆژیانەوینە تەنانەت ئەوەی کۆهەڵبێرگ کە کاکسەرکەوت باسی کردوت کە بڕۆن گوێ لێ بگرن ئەوەی کاکسەرکەوت هەموو گوێ لێ نەگرت بەڵام وانەیەکی زۆر جوانە کە دواتر خۆم ئەڕۆم تەواو یەکەم کۆهەڵبێرگ لەو بەشەی مێشک ئەجوڵێنێت باشە تەنانەت ئەوەی کۆهەڵبێرگیش لەسەر کۆگنێتیڤ دیڤلۆپمنتی ژیان پیاژێەوە سەرچاوی کردو بۆیە سێگە کۆگنێتیڤەکە مۆڕاڵەکە دیسان کە ئەگەڕێتەوە داروین و پەرسەندن کە هەمووی پێکەوە بەسێتەوە کە زیرەکی بەرپرسیارە زیرەکیش چیە زیرەکی ئینتەلیجنس بەشێکە لە کۆنشسنس دیسان لێرە هەرچەنە ڕاستەخۆ پەیوەندی بە ئەخلاقەوە نیە بەڵام کتێبێکی کارڵ سەیگنێ بە ناوی The Dragons of Eden ئەژدیاکانی عەدەن کە ڕۆژگار حەمید کردوێتی بە کوردی ئەویش باس دەوەکە کە زیرەکی مرۆڤ چۆن پەرەیسەنەوە کە دواتر هەرچەندە ڕاستەخۆ باز لە ئەخلاق ناکات باز ئەگەر گوێ لەم لایڤە بگرن ئەو کتێبانە بخوێنەوە بڕۆن ئەو کتێبەش خوێنەوە لە کۆتاییەتوان خۆتان پێکەوەی بەستنەوە بەرحاڵ من کۆتایی بە لایڤەکەیەنم هەر پرسیارێکم جواب ناوێتەوە من خەجاڵەتم زۆر داوای لێبوردنەکەم لەو پۆستەی کە بەیانی کارپێشەنگیان خۆم ئەگەر کردم ئەو سەرچاوانە هەمووی ئەخەمە ڕوو کە باسم کردو ئەم شەو یان وا هەستەکەم سوودی لێ بینن دەربارەی ئەم چەمکە لەوێ پرسیارەکانتان کۆپی پێیسکەن لەوێ داینێن من بە پێی توانێ خۆم هەوڵێم وەڵامێکم هەبێ شتێکیش نەمتوانی وەڵامی بەمەوە سرم لێ مەگەنەوە کاکێتە خۆ هەموو کەسێک ئینسکلۆپێدیانیم هەموو وەڵامێکم پێ کاتێکی خۆش بۆ هەمووتان خۆشحاڵ بووم هیوادارم سوودێکتان لێبینی بێ ئەگەر هەڵەیەکم کردبێ کەم و کوڕێگە بێ کەمایەسیەکە بێ زۆر داوای لێبوردنەکەم ئەگەر لە کاتی ئەوم گرتبیان شتێک زۆر داوای لێبوردنەکەم کاتێکی خۆش بۆ هەمووتان هیوادارم سوودێکمان بێکتر گیان بێ کاتێکی خۆش بۆ هەمووتان